دوو جار بیر بکەرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیاکانی خۆشناو، گروپی کۆمپانیاکانی گرین، گروپی کۆمپانیاکانی دیوان. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا سەرکردەکانی کورد چەندین جار باسییان لە نزیکی ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی لە باشووری کوردستان و بەدیهێنانی خەونە گەورەکەی کورد کردووە. بەڵام ماوەی ساڵێکە لایەنە سیاسەکانی ئەم هەرێمە نەک هەر لە پرسی ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی نزیک نەبوونەتەوە، بەڵکو خەریکە ئەو هەرێمەش بەش دەکەن کە هەیانە. ئایا ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی تەنها بە لێدوان و پەیامی نێو ڕاگەیاندنەکان دەبێت یان پێویستی بەکاری جددی و یەکگرتوویی و یەکوتاری لایەنە سیاسەکان هەیە، بەتایبەتی لە پرسەنەتەوەیەکاندا؟ ئایا قەیرانی دارایی و نەبوونی ژێرخانێکی ئابووری پتە و ڕێگر دەبێت لە ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی؟ ئایا بیر لەوە کراوەتەوە گەر دەوڵەتی کوردی لە باشووری کوردستاندا ڕاگەیاندرا ئابووری و ئاسایشی هاوڵاتیان چی بەسەر دێت؟ ئایا بەرپرسانی هەرێم دڵنیان لە پشتگیری زرهێزەکانی جیهان بۆ پرسی دەوڵەتی کوردی؟ ئایا کاتی ئەوە نییە لایەنە سیاسەکان ناکۆکیەکانیان وەلا بنێن و پێش ئەوەی بیر لە ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی بکەنەوە بێن و ناکۆکیە ناوخۆیەکانی هەرێم نەهێڵن؟ جارێکی تر ساڵتان هەبێ بەڕێزان، من شوان عادلم، جارێکی تر لەگەڵتانم لە پرۆگرامی دوو جار بیر بکەرەوە. جەژنی نەورۆزتان پیرۆز بێت. گفتوگۆ دەکەن لەبارەی دەوڵەتی کوردیەوە، ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی کە لە ئێستادا دەوترێت نزیکە، بەڵام هەندێکی تر دەڵێن نزیک نییە و تەنها بەلێدوان باس لە ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی دەکرێت. گفتوگۆی ئەم پرسە دەکەین بە میوانداری بەهمەن عەبدوڵڵا کادری پارتی دیموکراتی کوردستان. بەخێربی کاک بەهمەن. هەروەها عوسمان سێدەری ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەخێربی کاک عوسمان. هەروەها ئازاد شۆمانی هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان. بەخێربی کاک ئازاد. تارە حسێن جێگیری هاوسەرۆکی تەفگەری ئازادی کوردستان. بەخێربی تارەخان. هەروەها بەخێراتنی ئەو میوانە بەڕێزانە دەکەین کە بە دەنگدانیان بەشداری دەکەن لە گفتوگۆی ئەمڕۆی پرۆگرامی دوو جار بیر بکەرەوە. پێش ئەوەی دەست بکەین بە گفتوگۆ دەمانوێت بزانین دەنگدانی ئەوان چی دەبێت بۆ پرسیاری تەوەرەکە. کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن. ئایا پشتگیری لە ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی دەکەیت لە باشووری کوردستاندا؟ ژمارە 1 لای خۆتان بۆ بەڵەیە، ژمارە 2 بۆ نەخێرە، ژمارە 3 بۆ بڕیارم نەداوەیە. سی چرکەتان هەیە فەرموون. دەستان خۆش بێ دواتر ئەنجامەکەی ڕادەگەێنین لەگەڵ دەنگدانی کۆتاییدا بێگومان. کاک بەهمەن، لە ئێستادا وەک دەوترێت ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی نزیکە، یان ڕاگەیاندنەکەی بەندە بە چیەوە لە باشووری کوردستاندا؟ زۆر سپاس. سەرەتا سڵاو بۆ هاوڕێیانم، سڵاو بۆ ئەو میوانە خۆشەویستانی کە لێرن. پیرۆزبایی سەری ساڵی نوێی کوردی لە هەموو خەڵکی بە شەرەفی کوردستانەکەین بە هیواین ئەم ساڵ کۆتا ساڵ بێ کە ئێمە لە ناو هەرێمێکا بژین بۆ ساڵی داهاتوو لە ناو دەوڵەتی کوردیە ئەو جەژنە بەڕێ بکەین. باسکردنە دەوڵەتی کوردی ئەگەر سەردێکی تاریخی بۆ نەکەی زۆر ڕوون نابێت لە لای خەڵک بزانی ئایا ئەم باسی کە ئێستا دەکرێت لە کەیەوە ئیشی بۆ دەکرێەوە، کورد چەند قوربانی بۆ داوەوە، چەند قۆناغی تێپەڕاندووە. دەوڵەتی کوردی یان فکرەی نەتەوەی بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی سەرەتای مێژووی نەتەوەی بە بزافی نەتەوەی، بزافی سیاسی و نەتەوەی لە کوردستانە لە هەر چوار پارچەی کوردستان دەگەڕێتەوە بۆ ساڵی 1881 ئەو کاتێک کە شێخ عوبەیدڵڵای نەهری کۆنگرەی نەتەوەی هۆزەکانی کوردی گرێدا لە گوندی نەهری لە ساڵی 1880. لەوێ کۆمەڵێک بڕیاری گرنگ درا. تەمان ئەو سەرۆک هۆزانە بەشداری هەر چوار پارچەی کوردستانی تیا بوو و لەوێ بڕیار لەسەر چوار خاڵی گرنگ درا.
لەوەی کە دەوڵەتێکی کورد دروست بکرێ، 2 ئاڵایەک بۆ هەموو کورد دیاری بکرێ، 3 سەرۆکێک بۆ کوردەکان دیاری بکرێت، 4 لەکوێوە ڕاپەڕین دەست پێ بکە، شۆڕش دەست پێ بکە. لەسەرم 4 خاڵە هەموو ئەو هۆزانە متفق بوون و هەر لەو کۆنگرێ بڕیاری حزبی یەکێتی کوردان دراکە ئەوە پێشکەوتنێکی بەرچاو بچکە ئەو کاتە نیزامی هۆزایەتی لە ناو کورد باڵا دەست بوو، حزب نەبوو، بۆیە ئەوە یەکەمین حزبی کوردیە کە یەکێتی کوردانە. دواتر قۆناغەکانی ئەمە درێژە دەکێشێ. ساڵی 1970 شێخ عەبدولسەلامی بارزانی دێت هەمان مەبدەئی دەوڵەتی سربەخۆی هەیە بەڵام داوای لامەرکەزیەت دەکات. ساڵی 1925 شێخ سەعیدی پیران لە باکووری کوردستان دێت مەبدەئی دەوڵەتی هەیە بەڵام ئەو کات داوا ئەکا کە ئەوان نەبەسرێنەوە بەو دەوڵەتی کە کەمال ئەتاتورک داوای دەکات. دواتر لە ساڵی 1930 شۆڕشی ئاگریداخ و ئاگریداخ ئەعلانی دەوڵەت دەکات و عەلەمیشی دەبێت. دواتر دێنەوە بۆ ساڵی 1932 جارێکی تر بۆ باشووری کوردستان کە شێخ ئەحمەدی بارزانی جارێکی تر داوای لامەرکەزیەتی کردووە. دواترە چینەوە بۆ ساڵی 43 بۆ 45 شۆڕشی یەکەمی بارزان کە بە سەرکردایەتی مەلا مستەفا بووە دیسانەوە هەمان ئامانجی بۆ خاڵەکانی ڕێکەوتنی ساڵی 44 لەگەڵ عێراقا وازەحەکە لامەرکەزیەتێکی تەواوە. ساڵ دەگەڕێنەوە بۆ کۆماری مەهاباد کە کۆمارێکی یەکەمین کۆماری کوردی و یەکەمین دەسەڵاتی کوردیە کە خاوەنی ئاڵاو و حکوومەتی تایبەتی خۆی بووە. دواتر پێش عەفوەن ئەوم بازدا ئێمە حکوومەتی شێخ مەحموودی مەلیکمان هەیە ساڵی 1922 لە سلێمانی کە بە موامەرەی نێودەوڵەتیەکەوە بۆی ئەگەر ئەم سەردە تاریخی بکەین بزانین ئەبێ ئەم سەردە تاریخی بکەین بۆی بینەران و ئامادەبوانیش بزانن ئێمە چەند قۆناغمان تێپەڕاندووە. دواتر دێینە سەر شۆڕشەیەک لە دوایەکەکانی کورد لە شۆڕشی ئەیلولەوە کە شیعاری مەرکەزی ئەو کاتی شۆڕش حکمی ذاتی بووە بەڵام ئەمە نەبووە کە سەرکردایەتی سیاسی کورد باوەڕیان بە دەوڵەت نەبوو بێ. سەرکردایەتی شۆڕش واقع بینانە بڕیار داواکاریەکانی خۆی ئامانجەکانی خۆی کە لەگەڵ ئەو سەردەمە بگونجێ داوای حکمی ذاتی کردووە. ئەم حکمی ذاتی ساڵی 1970 بەدەست هات. دواتر حکوومەتی عێراقی لە 74 پەشیمان بوو، لە 75 شۆڕش کۆتایی پێات. شۆڕشی نوێ و شۆڕشی گوڵان کە دەستی پێ کردووە هەمان مەبدە بۆ ڕاپەڕینش لەسەر ئەساسی ئەو مەبدە ئاکراوە. ڕاپەڕینمان کردو. طبعا من ئەمەوێ لێرە کاکشوان لەبەر دووسێ بەرنامەی ڕابردووی ئێوەم بینی ئەمە یەک خاڵ دوو خاڵ من تا ئێستا وەڵام دەست نەکەوتووە بۆی کە لە ئێستادا بەندە بەچیەوە ڕاگەانی دەوڵەتی کورد. دەوڵەتی کوردی ئێستا وەڵامەکە دەدەمەوە. ئێمە ڕاپەڕینمان کرد بەداخەوە من لە یەک دوو بەرنامە ئێرە بینیم ئەڵێن ئامانجەکانی ڕاپەڕین بەدەست نهاتوە. ئامانجەکانی ڕاپەڕین جارە بریتین لە چی؟ لە هیچ بەرنامەیەک من گوێم لێ نەبوو. ئامانجەکانی ڕاپەڕین بریتی لەبوو کەسانێک ڕەنگە ئەم میلەتە بەڵێ میوانەکان بەڵێ منیش ئەوە دەڵێم. ئامانجی ڕاپەڕین بریتی بوو لە ڕزگارکردنی گەلی کورد لەژێر زوڵم و ستەم و ڕزگارکردنی ئەو ناوچانەی کە پێوتێ هەرێمی کوردستان بەڵێ لە 21 سێ کە ئەمڕۆیە کەرکووکی دڵی کوردستان ئازاد کراوە، هەموو کوردستان ئازاد کراوە، خەڵکی کوردستان ڕزگاری بوو. کاتێک کە ڕاپەڕین تووشی شکستە بێ لەلایەن حکوومەتی عێراقی و هەموو خەڵکی کوردستان لەگەڵ ئەم هێزە سیاسیانە دەڕۆنە دەرەوە. دوای ڕاپەڕین ئێمە بەداخەوە تووشی شەڕی ناوخۆ بووین بەڵام بوو بە تەجروبەیەکی زۆر باش بۆمان پارتی وەکێتی دواتر هاتن ئیتفاقی استراتیژیان کرد. ئەم ئیتفاقی استراتیژیەی پارتی وەکێتی کوردی لە نقطەیەکی تەحولی زۆر بەرزەوە بوو. چونکە ساڵی 92 بە دەنگی پارتی وەکێتی لە پەرلەمانی کوردستان بڕیاردرا کە فیدراڵێت بکرێتە شیعار. حکمی ذاتیمان تێپەڕان فیدراڵێتمان دەستنیشان کرد. ساڵی 2003 دوای ڕوخانی عێراق ئێمە فیدراڵیمان بەدەست هێنا. و ئەم فیدراڵیە گەڕاینەوە بۆ تا ئێستا ئەمە گەشتین بە قۆناغی ئێستا باشە. ئەی ئێستا دەست پێ دەکەم ئەمە بۆ دەست پێ دەکەم. زۆر جار ڕخنە لە پارتی وەکێتی دەگیرێت بۆ چوونە بەغداد 2003 زروفی دەولی لەبار نەبوو، زروفی ناوچەیش لەبار نەبوو بۆ ڕاگەیاندنی دەوڵەت. ئێمە چوینە بەغداد تەکتیکمان بەکارهێنا لە پێناوی استراتیج. لەوە چێ بینەران بپرسن چۆن. ئێمە چوینە بەغداد دەستورێکمان نووسیەوە لەم دەستورە کۆمەڵی خاڵمان دەستنیشان کرد. یەک مەبدەئی شەراکەت لە عێراقا، دوو خاڵێکمان لەناو دەستورەکە چەسپان کە هەرێمی کوردستان و کورد بۆی هەیە سوود لە سەرچاوی داهاتی خۆی وەربگرێ. بەس ڕێگەم بێ بدە ئەم پرسیارە دواتر دێمەوە بۆ وەڵامی ئەو پرسیارە. من ئەو پرسیارە هەمان پرسیارە کاک عوسمان دەکەم. تەواو نەکردو باسی لایەنە مێژوویەکەت ئەم نقطەیەت بۆ تەواو. خاڵی سێم ئێمە لە دیباجەی ئەم دەستورە چەسپاندومانە بەسەر عێراقیەکانە کە پابەندبوون بەم دەستورە زامنی یەک پارچەی خاکی عێراقا. ئەوەی ئێستا ئێمە بانگەشەی بۆکەین دوای ئەوەی کە لە درێژایی 13 ساڵی ڕابردوو و حکوومەتی عێراق پابەند نەبوو بەم دەستورەوە، ئێستا ئێمە دەمەین ئەم مافانەی خۆمان بەکاردێنین. سامانی سروشتی خۆمانمان دەرهێناوە، خەریکی ئابووری سەربەخۆی خۆمان دروست دەکەین. کورد ئێستا هێزێکی کاریگەرە لە ناوچەکە. ظروفی ناوچەیی ئێستا زۆر لەبەرەوە سووریا کۆتایی پێات. عێراق تەنها لە ناو فڕۆکەوە بە یەک پارچەی دیارە. تورکیا ئێستا تووشی گرفتێکی گەورە بووە، گرفتی کورد کە لە ناوخۆیەوە ئێستا شەڕی ناوخۆی هەیە. زائیدەنەوەی تورکیا ئێستا لەگەڵ رووسیا بینی زۆر خراپ بۆ لەبەرەوەی پێویستی بە وزەیە هەیە و ئەم وزەیە ئێستا
لە مەترسیە ببڕێەوە ئێمە خاوەنی ئەو زین ئێستا لە منتەقەکە وەڵامەکانم وەرگرت زۆری مۆزوعی ئێمە ئێستا لەبارە بەڵێ بۆ دەوڵەتی کوردی لەبەرەوەی دوایی بە خاڵەکان بۆ تەژمێرم کە ئێمە چیمان ئەوەی کە ئاماژە تێدان ئەنی بەندە بۆ خاڵانەوە من وەرم گرت ئەو وەڵامە کاک عوسمان ئەوەی کە پەیوەندی هەیە بە کاتەکەوە ئەنی وەک دەوتێت ئێستا کاتێکی گونجاوە بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی ئێوە لەکوێی ئەم پرسەدان لەکوێی ئەم داواکاریەدان لەکوێی ئەم ڕاگەیاندنەدان سەرەتا من ئەمەوێ پیرۆزبایی جەژنی نەورۆز لە خەڵکی کوردستان پیرۆز بکەم و هەروەها یادی 25 ساڵی ڕزگارکردنی شاری کەرکووک لە هەموو کەرکووچەکان و لە خەڵکی کوردستانیش پیرۆز بکەم و پیرۆزبایی لە هەرێمی فیدرالی کوردستانی سووریا بکەم کە ئەوەش دیارە تا ئێستا ئەگەر هەرێمی کوردستانی ئێمە بە تەنیا بوو بێ ئەوە ئێستاکانە بووین بە دوو هەرێم بە خۆشحاڵیەوە دیارە ئێمە بابەتەکەی ئەمڕۆ لەسەر دەوڵەتی سربەخۆی کوردیە کە ئەمە خەونێکی لە مێژینەی هەر تاشیی کوردە و ئەوەی کاک بەمەنیش باسی کردم و شۆڕشە یەک لە دوای یەکەکان خەباتیان کردووە بۆ ئەوەی کە ئێمە ڕۆژە لە ڕۆژان بگەین بە خەون و ئاواتەکانی خۆمان کە دەوڵەتی سربەخۆی کوردیە بەڵام لە ئێستادا بە بۆچوونی ئێمە هەر دقەیەک دەوڵەتی کوردی ڕابگەیەندرێت وابزانم ضرورەتێکی حیاتی خەڵکی کوردستانە بەڵام بە بۆچوونی ئێمە ئێستا ئێمە زەمینە لە زۆر ڕوانگەوە لەبارە بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە ینی شارەتی بدەین یاخود ئەوەی کە ئێساکانە پێویستە هەڵوێسەی لەسەر بکرێت ئەوەیە کە ناوماڵی کوردی ڕێک نییە هەمان ئەو زمینانی کە کاک بەهمن باسی کرد ئەوەی لە ڕابردووە شۆڕشەیە لەدایەکان بڵێ هەمووی بە هەمان شو بەڵان ئەوەی کە گرنگە ئێساکانە ناوماڵی کوردی پێویستە ڕێک بخرێت ئەمە پرسێکی گرنگە پرسێکە پەیوەندی بە هەر تاشێکی خەڵکی کوردستانەوە و بە هەموو حیزبەکانی کوردستانەوەیە پێویستە ئێمە ئەگەرمانەوێ ئەم کارە گەورەیە بکەین کە ئەمە وابزانم هیچ مناقشەیەکی ناوێت بەڵام ئەمە لەبار نییە نا ئێستاکانە بە بۆچوونی ئێمە ڕێخستنەوەی پەرلەمان کاراکردنەوەی پەرلەمان کاراکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها هەموو پرسەکانی تریش پرسی سەرۆکایەتی هەرێم ئەم پرسانە هەموو یەکلا بکرێتەوە جارێکی تر ڕێک بخرێتەوە هەمومان بەیەکەوە بتوانین لایەنە سیاسەکان خەڵکی کوردستان لە پەرلەمانەوە دابنیشین چارەسەری ئەم کێشانە بکەین وە بە تایبەتیش ئەمڕۆ هەر کاتێ ئێمە بمانەوێ ئەم هەنگاوەکە ئێستا پێویستە و زەرورە بەڵام بە بۆچوونی ئێمە هەموو ئەم کارانی کە باز دەکرێت دەوڵەتی کوردی ئەبێت لە پەرلەمان و شۆرەتی لەسەر بکرێت لەبەرەوەی پەرلەمانی کوردستان 111 کەسە نوێنەری هەر تاشێکی خەڵکی کوردستان لە پەرلەمانی کوردستان وجودی هەیە ئەمە ناکرێت ئەگەر ئێمە بمانەوێت هەر کەسێک بیەوێ ئەو پرسە بور و ژێنێ بە بۆچوونی ئێمە تاکو ئەم کە ئەمانەی کە من باسم کرد و خاڵانەی کە ئێمە باسمان کرد بێ جێبەجێکردنی ڕێخستنەوەی ئەمانەی کە باسمان کرد و بۆچوونی من هیچ کارێکی لەم بابەتانە ناکرێت لەبەر ئەوە دەوڵەتی سربەخۆ یان ڕاگەیاندنی دەوڵەتی سربەخۆ کارێکە پەیوەندی بە هەموو لایەنە سیاسەکانی کوردستانەوە هەیە و پەیوەندی بە هەر تاشێکی خەڵکی کوردستانەوە هەیە و لە ڕابردووشدا ڕفراندۆم کراوە خەڵکی کوردستان هەر هەمووی قبولێتی دەوڵەتی سربەخۆ بۆیە ئێمە داوامان وایە لە لایەنە سیاسەکان کە بە شێوەیەکی جدی کار بۆ ئەوە بکەین ئێمە بتوانین بە زووترین کات هەوڵی ئەوە بدرێت کە پەرلەمان کارا بکرێتەوە بۆی کۆبوونەوەکان بەوێ و جارێکی تر دەست پێ بکات و ئەو پرسە ئەگەرنا هەنگاوی سربەخۆبوونی بڵین کوردستان بە بۆچوونی ئێمە هەنگاوێکی زۆر زەرورە تا دقەیەک زووتر ڕابگەیەندرێت درەنگە. بەڵێ کاک ئازاد ینی ئەو قسەی کە هەیە هەموو لایەنە سیاسە کوردیەکان لە باشووری کوردستاندا لەگەڵ ڕاگەیاندنی دەوڵەتی کوردیدان بەڵام بە کۆمەڵێک سەرنجەوە بۆ سەرنج هەیە لەسەر ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی بە تایبەتی لە ئێستادا. بەڵێ سەرەتا زۆر سپاس جەژنە پیرۆزە لە تەواوی گەلی کوردستانەکەم لە خانەوەدەی شەهیدان لە پێشمەرگە قارەمانەکان لە کوردانی ڕۆژەوە بمبۆنەی ڕاگەیاندنی ئەو فیدرالیەتی کە بەدەستیان هێنا ئومێد دەخوازم کە دوو پارچەکەی تریش بتوانن لەو قۆناغەدا بگەنە و ئەمەنجەوە مەبەستە بۆی بە هەموو لایەکمان بتوانین پێگەیەک دروست بکەین بۆ ڕاگەیاندن و دروستکردنی دەوڵەتی کوردی. بەحەقەت دروستبوونی دەوڵەتی کوردی خواستی هەموو تاکێکی کوردیە کە چەند ساڵە کورد بە درێژایی مێژوو کۆمەڵی خەباتی کردو و کۆمەڵی خوێنی داوا لە پێناو گەیشتن بەم ئامانجە. بەڵام ئەگەر بین سەیری مێژوو بکەین لە ئیتفاقی سایکسبیکۆ کە لە ساڵی 1916 دەستی پێکردووە کە کورد دابەژ و بەسەر چوار پارچە چەندین خەباتی چەکداری لەو پارچانی کوردستان دەستی پێکردووە کە خۆشبەختانە هەرێمی کوردستان یەک بە لەو پارچانە. طبعا هەر شۆڕشێک کاکرێت ئەو شۆڕشانە بە قیادەی حیزبێک کرێ بەڵام
ئەگەر سەیری پەیڕۆ و پرۆگرامی حزبەکان کەین خواستەکانی حزبەکان بە گوێرەی زروف بارودۆخەکەی و کاتەی لەگەڵ حکوومەتی مرکزی گۆڕاوە خواستەکانیان تا ئەو کاتەی بگەینە ئینتیفازۆکە ڕاپەڕینی ساڵی 91 کە خواستێکی نەتەوەی و بە حەقەت لە ئەنجامی هەڵەیەکی سیاسی دیکتاتۆرەکەی بەغدا کەوای کرد کە کوردیش هەستێکی نەتەوایەتی پتەوی هەبوو ئەو ئستعدادێکی لە خەڵکە هەبوو بەرامبەر ئەو زوڵم و زۆریە کە لەگەلی کورد دەکرا بۆی کە ڕاپەڕی و توانیان ئەو هەرێمە ئازادکەین بەڵام پێشەوە گە سەرنجێک بدەین ئەبێ بگەڕێنەوە بۆ دروستبوونی بەرەی کوردستانی کە بە حەقەت ئەو کاتە بەرەیەکی یەکگرتووی هەبوو کە تەسیرێکی کاریگەری هەبوو لەسەر یەکدەنجی پێشمەرگەکان کە پاڵپشتی ئەو جەماوارە بوون کە ڕاپەڕی بە حەقەت دروستبوونی دەوڵەتی کوردی خواست هەموو تاکێکە هیچ کەسێک ناتوانێت خۆی بکاتە بەرپرسیار بڵێ و بیرۆکەی منە و من خۆی بە پرسیارەزان و ئەگەر لە سەردەستی منی ئەلان نەکرێ حتمما دەوڵەتی کوردی ئەلان ناکرێت ئەو دەوڵەتە مافی هەموو تاکێکە مافی هەموو کوردێکە چ کوردی ڕۆژاوا و ڕۆژهەڵات و باکوور و هەر چوار پارچەی کوردستان بەڕای من دروستبوونی دەوڵەتی کوردی هەر کارێکە ئینسان مرۆڤێکە پێویستی بە زمینە سازیەکە پێویستی بە خۆشکردنی کارێکە بۆی کە بتوانین پلانەکەی جێبەجێ کە باسکران زمینە نەبوو عفوم دەکەی بەخۆی دروستبوونی دەوڵەتی کوردی لەسەر ئەساسێکی قانونی ئەرکانەکانی دەوڵەتی کوردی پێویستی بە سێ شتەیە پێویستی بەگەل هەیە کە گەلی کورد خۆشبەختانە گەلی کورد وجودی هەیە پێویستی بە هەرێمێکە پێویستی بە سوڵتە هەیە ئێمە لە ئازە لە ساڵ هەرێمی کوردستان ئەگە سیر بکەین مادەی 140 تاسە کێشەیەکی زۆری لەسەر و ڕاستە لە ڕووی موقعیت لە توانین بڵێن پێشمەرگە قارەمانەکان کۆنتترۆلیان کردەوە بەڵام تا ئێستا کێشەیەکی لەسەرە لە ڕووی یاساییەوە سوڵتان کە ڕوکنێکی دروستبوونی دەوڵەتە بە حەقەت سوڵتەیەکی سەلیم لە هەرێمی کوردستان بەدی ناکرێت ئەوەی کە بەدیەک ئێستا سوڵتەکە زۆربەی زۆری نەخوێندنەوەی یەکترە زۆربەی زۆری لەسەر ئەساسێک بووە کە بە حقوق بەکارهێنانی قووەت و بەکارهێنانی هێز بووە ڕێز نەگرتن بووە ئەوەی کە پەیوەندی هەیە بە مادی 140 هەموو بۆچوونەکان بەڵێ کە دوای جەنگی دژ بە داعش ینی سنووری باشووری کوردستان دیاری کرا بەڵێ ئەمە دەوتێت ئەمە زمینەیەکە ئەوەی کە پەیوەندیە بە دەسەڵاتەوە ڕوونی کەیتەوە چییە زمانی تحقیقی دروستبوونی دەوڵەتی کوردی بە حەقەت پێویستی بە دەستورێکەیە پێویستی بە یاسا هەیە پێویستی بە ملکەتی ئیدارەیە پێویستی بە ڕێزگرتنی مافی تاکەیە ئەگەر بگەن قسەکانم تەواوکەم ئەوانش لە کۆمەڵێک کە خۆی بینێت و فەصلی بینە سوڵتات بوونی جهتێکی قەزایی مستەقل کە بتوانێت کۆنتترۆلی ئەوانە بکە لەگەڵەوەش تەنزیمێکی ڕقابەی قەزایی هەبێتن تەنزیمێکی نظامێکی دیموکراتی بێ کە لە هەرێمێک بتوانیت کە خواست ئەوەتەکانی هەموو تاکە بگەین ئایا لە هەرێمی کوردستان ئەو شتە بەدی یەکرێت حتمما نییە تا ئێستا کورد ناوماڵی کورد یەک نییە تا ئێستا کورد دەوڵەتێک کە ئەلانەکرێت کە هەموو تاچی کورد کە خۆشبەختانە لەگەڵ ئەلانکردی دەوڵەتی کوردی بەڵام ئایا کورد یەکدەنگە لە بەرامبەر دروستبوونی دەوڵەتی کوردی نەخر نازانم بیرۆکەی دەوڵەتی کوردی لای زۆربەی برادەران تەنها بەهاران ئەو ژێرێ ئایا ئەو دروستبوونی دەوڵەتی کوردی لە قورئان هاتووە کە کورد دەگاتە خاوەنی دەوڵەتی کوردی لە بەهاران هەموو کاتێک زمینە سازی هەیە بۆ کارەکەی بۆچی دەگەڕێنەوە ئەو کارەکەی بە حەقەت بەڵێ بە حەقەت ئەوە بەم زیادێکی سیاسی زانم کە زۆر جار ئەو بابەتە بژێری هەموو سیاسی کێ بەڵێ ئەو کەسانی کە ئەلانی دەوڵەتی کوردیەکەم خۆ کەسێک کە ئەلانی دەوڵەتی کوردیەکان کاتێک هەموو لایەنەکان لەگەڵ ڕاگەیاندنی دەوڵەتی کوردیدان ئەمە مزایدەیە بەڕێزم وە بزانم هەموو لایەنەکان سەرنجیان هەیە لەسەرلاگە هەموو لایەنەکان لەگەڵ ئەوەدانە کە دەوڵەتی کوردی و ضرورەتەکە مافێکی نەتەوەیمانە کە تاکە ملت کە ئێستا لەسەر گۆی زەوی کە خاوەنی دەوڵەت نیەگەلی کوردە کە خاوەنی زیاتر لە 7 میلیۆن کەسە و تاکە کەسێک کە پەرچەمێکی نە لە ئومەم متحیدەکە ئالای کوردستان بیتن هەمومان پێمە خۆشە کە دەوڵەتی کوردی بەڵام دەوڵەتی کوردی لەسەر ئەساسێک ئایا زمینە سازی کراوە ئایا هەستی نەتەوایەتی بەو شێوە زمینە سازی بۆ کراوە ئایا لە چ جهێتێک ئەلاین دەوڵەتی کوردی کرێ ئایا پەرلەمانی کوردستان ئێستا کە تاکە مەرجعی شەرعی و یاسای لە هەرێمی کوردستان پەچی خستووە چ جهێتێکی یاسایەکی ئەلاین دەوڵەتی کوردی بکە من لەگەڵ هەموو بۆ چوونانەشم لەوانەیە وەکو تاکێکی کورد پێش هەموو کەس پیرۆزبایی لەو جهێتە بکەم کە ئەلاین دەوڵەتی کوردە بەڵام دەوڵەتێک لەسەر ئەساسی لەسەر ئەساسێکی علمی بی لەسەر ئەساسێک کە مافی هەموو تاکێکی تیادا بەش لەسەر ئەساسێک کە ڕۆژانە کۆمەڵە گەنجمان بەرەو بەهری دەبزوین وڵاتەکە بجێڵن من کە گەنجەکانم ڕۆیشتن وڵاتیان بەجێش دەوڵەت بۆ چێ دروستکەم دەمەوەلا دواتر تاڕەخەن گوێت لە سێ بۆ چۆن بوو سەرنجی ئێوە زۆر سپاس بۆ میوانداریکردنمان لەو بەرنامەیە منیشەمەوێت پیرۆزبایی جەژنی نەتەوەی بکەم لە تەواوی گەلەکەمان لە هەر کوێیەکی ئەم دنیاە بێ و پیرۆزبایی یادی ڕاپەڕینی کەرکووک بکەم کە ئەو کەرکووکەی کە هەتا ئێستا بەس خەڵکەکەی خۆی خێری لێ نەبینیوە هەڵبەت ئەوەی کە هەیە لەسەر پرسی دەوڵەتی کوردی ئەگەر بێت و ئێمە بە بەردەوامی کە بێگومان ئاگامان لە ڕاگەیاندنەکان هەیە لە زمانی هەندێک لە بەرپرسانی پارتە سیاسیەکانی بەتایبەتی لایەنەکانی یەکەم و دووەمی دەسەڵات ئەڵین ڕەنگە سبەی دەوڵەتی کوردی ڕابگەێنرێت یان ئەم هەر ئەمڕۆ ئەم دەوڵەتە ڕائگەێنرێت بەڵام بەداخەوە ئەم دەوڵەتە تەنها لە ڕاگەیاندندا و لە مناقەشی ڕاگەیاندندا ئەم دەوڵەتە بوونی هەیە ئەوەی کە زەمینە سازی بێ ئەوەی کە نەتەوە سازی بێ ئەوەی کە ئامادەکاری بێ بۆ دروستبوون یاخود ڕاگەاندنی دەوڵەتی کوردی شتێک بەم ڕەنگە نابینم یاخود بڵین
لە استراتیژدا دەوڵەت بوونی نییە ئەوەی کە هەیە تەنها دروشمە وەکو برای بەڕێز ماماژەی پێکرد لە بەهاراندا سەر هەڵەدا نازانم کێ ڕێگری کردووە لە دروستبوونی ئەم دەوڵەتە خۆی لە خۆیدا کاکشوان ڕێگری لێ ناکرێت پێتان وایە ئەگەر ئیرادە هەبێ ڕێگری لێ ناکرێت بەڵام ڕاگەیاندنەوە دەوڵەت کامانە ئەو ڕێگریانەی کە دەکرێن لە ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی من ڕێگریەک نبینم کە ئەکرێ ئەوە قسەی من نییە کە ڕێگری لە دەوڵەتی کوردی ئەکرێ بەڵکو پێم وایە هەموو لایەنەکان یاخود هەموو خەڵکی لەسەر ئاسی ناوخۆ دەرەوەدا لەسەر ئاسی ناوخۆ دەرەوەدا کوردایە ناوی دەوڵەتە ناوی سەر بەخۆیە ناوی خۆ بەڕێوەبەرێتیە گرنگ ئەوەیە کورد خاوەنی قەوارە و ستاتۆی کە خۆی بەخۆی خۆی بەڕێوە بەرێ ئەزانی کاکشوان دەوڵەت واتە بە دەستگابوون بەڵام دەسەڵات لە هەرێمی کوردستاندا بۆ خۆی لە دەستگابوون ئەترسێت لە بە مؤسساتی بوون ئەترسێت نەک بڵێم نییە بەڵام لێ ئەترسێت و نایەوێت پێش بکەوێت ئەمە 25 ساڵە ئێمە هەتا ئێستا خاوەنی دەستوریەکەین دەوڵەتی چی ڕائگەێنی لە هەمان کاتە تۆ دەستگا شەرعیەکان یاخود مؤسساتە شەرعیەکان تۆ پەک ئەخەی من نازانم دەوڵەتی کوردی هەتاوەکو تۆ یەکێتێکی نەتەوەی لەناو خۆدا ئاوانە کردبێ هەتاوەکو یەکێتێکی نەتەوەی لەگەڵ بەشەکانی تری کوردستاندا ئاوانە کردبێ دەوڵەتی کوردی چ واتایەکی هەیە ئێمە باسی جارێ باسی قیرارەکانی ناوخۆ ناکەین کە هەموو خەڵکەکە هەرێمی خۆی بەجێهێشت هەرچی گەنجمانەیە لە ئاوەکانی ئیجە داخینکان نازانم ینی دەوڵەتی کوردی بۆ کێ دروستەکرێت هێشتا نەگەڵ فاکتەری دەرەکی لە ناوخۆدا نەتوانیوە بەس لە هەندێک فاکتەری دەرەکی دەکات ینی ئەوەی کە پەیوەندی هەیە بە ئەو دووبەرەی کە لە جیهاندا بە تایبەتی لە ئێستادا لە واقعدا ئەزانی ئەگەر ئیرادە هەبێ لە ڕۆژاوای کوردستان ڕەنگە دژبەرایەتیکردن زۆر زیاتر بوو بێ لە باشووری کوردستان پشتیوانیەکی زۆر بەهێز هەیە ئەم بە ساڵانە ئێمە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی کۆمەڵێک پێشکەوتنی باش هەیە لە باشووری کوردستاندا خاوەنی هێزێکی زۆرە خاوەنی چەکە خاوەنی پارەیە خاوەنی کۆمەڵێک شتە بەڵام چونکە ئیرادەیەکی پشت بەخۆبەستوو نەبووە ناتوانێت بە ئەنجام بگا بەڵام بۆچی لە ڕۆژاوای کوردستان سەرڕای ئەو هەموو فشارێکە هەبووە چونکە گەل خۆی خاوەنی بڕیار باش ئەو جیاوازی و ئەو ناکۆکیە ناوخۆیی لە باشووردا هەیە لە ڕۆژئاوادا هەیە نەخێر بەو شێوەیە نییە ئەزانی چۆن ئەوە خۆی بۆ خۆی ئاماژەیەکە بۆی کە جیاوازی نییە بۆیە زەمینە سازێکی باشە بوو ڕۆژاوای کوردستان جیاوازی چییە لە ڕۆژاوای کوردستان بۆ باشووری کوردستان ئەوەیە کە لە ڕۆژاوای کوردستان لە خوارەوە بۆ سەرەوە خەڵک خاوەنی خۆبەڕێوەبەرێتێکی دیموکراتیانەیە لە باشووری کوردستانیش لەسەرەوە بۆ خوارەوە تامیمەکرێ بەسەر خوارەوەدا و جێبەجێ بکرێت لە خوارەوە باش کاک بە من بۆچوون ینی بۆچوونی جیاوازێ لەسەر زەمینەکان و سێ بۆچوون قسە لەسەر کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەکەن دەیبەستنەوە بەوە من نامەوێت بچمە ئەو نقاشەی مەسەلەی سەرۆکایەتی پەرلەمان ئێمە دەوانێت تێبگەین ئەو زەمینانی کە جەنابەت ئاماژە پێدان لێرەدا ڕای جیاواز تۆ باسی زەمینە سازی دەوڵەتەکەی من باسی زەمینە سازی دەوڵەتت بۆ دەکەم با بینەران و ئامادەبوانیش بڕیاردەن ئایا ئەم زەمینە سازیە هەیە یان ئێمە باسی ساڵی 2023 و چەسپاندنی فیدراڵەت و کۆمەڵێک بەندمان کرد لە دەستور دوای ئەوەی عێراق پابەند نەبوو بەم بەندانەوە ئێمە چیمان کرد دوای ئەوەی عێراق بودجەی بڕین پەنامان بردە سەر دەرهێنان تەمان پێشتر ئێمە استیفادەمان لە بەشداری لە عێراق کرد ئێمە سوودمان لە داهاتی هەموو عێراق و خۆشمان وەرگرت بۆ بنیەی تەحتی ئەم وڵاتە بۆ نمونە ئێمە محەطاتی کارەبامان لەم وڵاتە دروست کردووە کە پێشتر بە هەر 200 دیدوکان و دەربەنیخان 10 میگاوات کارەباشی نەدەدا ئێمە لێرە مەسفامان دروست کردووە کە پێشتر بۆ بەرمیلێک نەوتی سپی خەڵک دەبێت بچووە بۆ بێجی بهێنایە ئێستا هەموو نەوتی سپی کوردستان بە بەنزینەکەی شووە لە کوردستانە و بەنزین ئێستا لە کوردستانیش زیاترە بۆ نمونە ئێمە ئاوی زۆربەی شارەکانمان ئێستا زەمان کردووە زائیدەن ئەوەی ئێمە نەوتمان دەرکرد بووین بە خاوەنی نەوتی خۆمان ئەم نەوتەمان کە دەرکرد ئەم برادرانی کە ئێستا وا دەڵێن هەر ئەو کاتە دژایەتی دەرهێنانی نەوتیان کرد وتیان سەر ناگرێ وا دەبێ کە دەرمان کرد وتمان دەینێرینە دەرەوە وتیان خەتەرە ئەوە نابێ بندێتە دەرەوە ناردمانە دەرەوە وتیان لە دەرەوە فرۆشی بۆ پەیدا نابێ و بەناو بەحرەکانە ئەو کەشتەکانی ئێمە ئەگەڕێ وەکو تەماتە گەنیوە نەوتەکە و هیچی لێ ناکرێ نەوتەکەشمان فرۆشت زۆر دەوڵەتی زلهێزی دنیا هەیە ئێستا مشتریەوە پارەی مقدمەشەدا بۆی نەوتەکەمان لێ بکڕێ ئەمە لە ڕووی ئابوووریەکەیەوە ئێمە ئەم هەنگاوەمانە پاشان لە ڕۆ سیاسیەکەەوە چیمان کردووە زروفێکی ناوچەی هاتۆتە پێشەوە دووبارە یەکەمەوە سووریا تەواو کۆتایی پێات عێراق لەسەر نەخشە بەس لە ئاسمانەوە یەکە داعش بەشێکی عێراقی بەدەستە کوردستان هی خۆمانە بە ناوچە تازازات کراوەکەین ئێمە سوودمان لەم دەرفەتە وەرگن لە دەرفەتی هاتنی داعش کە سنوورەکانی سایکس بیکۆی کۆتایی پێێناوە سڕیەوە
ئێمە ناوچەکانی کوردستانەکانی دەرەوەی هەرێممان گرتوتە ژێر دەستمان ئەو برای ئاماژەی بە شتێکدا کە ئێمە کێشەمان لە مادەی 140 هیچ کێشەیەکمان لە مادەی 140 نەماوە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان جەنابی سەرۆک لە پەیامەکەیدا زۆر بەڕوونی ئەڵێ ئەی ناکۆکێ ڕێفراندۆمەکانمان ئەی ناکۆکێ ناوخۆیەکانی نێوانیان لە سیاسەکان ڕجان ئەمانە لە ناوکۆکی ناوخۆی گرنگترە من باسێکم بۆ خەڵک لە بۆچوونی ئەمانە ئێستا دێم وەڵامە دەمەوە من نووسی بە تێبینەکان بەس کاتم پێمە بڕە بۆی پەیامەکەم بگا ئین نەبم ئێمە سوودمان لەو زۆرفە نێودوڵەتیە وەرگرت من یەک نمونە بۆ خەڵکی کوردستان تێرمەوە داعش لایەک لە سووریا وێران کرد هات گەیشتە شوراکانی بەغداد هەموو دنیا هاواری کرد مالکی دنیای پێگەیان یەک تیاری ئەمریکی بۆ هەڵنەستا کە داعش دەگاتە هەولێر هەموو دنیا دێتە سەر خەت بە تەلەفۆنێکی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ لە درێژایی مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ دەوڵەتانی دنیا لەسەر ئەساسی بەزەی پیادا هاتنەوەیە لەسەر ئەساسی مرۆیە بەڵام لە دوای 2003ەوە بە سەرۆکایەتی سەرۆکی هەرێمی کوردستان و هەموو حزبە سیاسیەکانی کوردستان ئێمە پەیوەندیەکی دیبلۆماسیمان لەگەڵ دەوڵەتان دروست کرد لەسەر ئەساسی مەصالح چۆن ئەم مەصالحە ئێمە نزیکەی 53 شەریکەی گەورەی دنیامان هێناوە لەوانە ئەکسۆن مۆبیل شڤرۆن گازبرۆم ئەمانە بڕبڕەی اقتصادی ئەمریکا و فەڕەنسا و بریتانیا و سینن بۆیە ئەم دەوڵەتانە کاتێک هەولێر دەکەوێتە بەرمەترسی دێن دەمان پارێزن ئەگەر ئێمە ئەم مەصالحانەیان لە هەولێر نەبووایە بە هیچ شێوەیە وەکو جاران وەکو عاتفە نەمانێ پارێست ئەوە گومانی تیانە باش کاک بە من دەمێ وەڵام دەستکەوێت بۆی بۆچوونەکانی تریش گەنگەشە بکەین باشە ماوە ئەمە خاڵە ئابوووریەکە و خاڵی مەصالحی پەیوەندی دیبلۆماسی ببوورەوە دەڵام خاڵەکان بکەیتەوە کاکشوان من پەیامەکەم دەمەوێت خەڵکی کوردستان چاوەڕێی ئێمەیە بزانین ئەم دەوڵەتە من حسابێک بۆ کات دەکەم کاتی ئەوانیش هەیە کاکە کاتەکە من کاتم حساب کرد جای من 2 دقیقەش قسە کاتی ئەوانیش هەیە من ئەدەمێ فەرموو خاڵێکی تر ئێمە وەک سوودمان وەرگرتووە ناوچەکانمان گرتووەتەوە ئێمە بووین بە هێزێکی کاریگەر لە دنیا سەرۆکی هەرێمی کوردستان توانی بە ئەمریکەکان بڵێن نایەن بۆ ئەمریکا دەبێت پارتی و یەکێتی و پێشمەرگە لە لیستی تیرۆ دەربکێ ئەو خەڵکە نازانێت پێشمەرگە تا ساڵی 2006 و 2007 لە لیستی تیرۆری ئەمریکا بووە ئێستا پێشمەرگە بووەتە سمبولی تێکشکاندنی داعش و پێشمەرگە بووەتەوە هێزەی کە لە هەموو دنیا هاوپەیمانین ئێستا هەرێمی کوردستان بە شاهیدی کاک شێخ جەعفەر سەرکردەی هێزەکانی هەفتە ئەو دەڵێ بە تەلەفۆنێکی کاک مەسعود هێزدە هەڵدەسێ بۆ تیارە هەڵدەسێ بۆ جەبەکان قەسفەکە و وەزیری دیفاعی ئەمریکی دەڵێ ئەگەر سەرۆکی هەرێمی کوردستان نەبێ ئێمە تیارە هەڵناسێنین بۆ کوبانی ئەو وەزیری دیفاعی ئەمریکی لەناو هەولێرە وتوێتی ئێمە ئێستا هێزێکی یەکگرتومانەی هەرچەند ناوی هێزی هەفتا و هەشتایە بەڵام هێزێکە بە یەک ئەمر ئەجوڵێتەوە لە کوباشیەوە لەو پەڕی خانەقین هەتا دەکاتە سنووری ڕەبیعە هەمووی بە یەک جەبهاچێتەوە بە یەک بڕیارەچێ بەڵام ئێمە هێزی پێشمەرگەمان هەیە سیاسی یەکگرتوونی لە باشووری ئابوووریەکی دێمە سەر ناوخۆ دێمە سەر ئەو وڵامە ئێمە ناوکۆکیمان لە ناوخۆمانە هەیە لەسەر دەوڵەتی کوردی نیمانە ناشبێ ئەم ناکۆکێ بێتەوەی دەوڵەتی کوردی برادرانی بزوتنەوەی گۆڕان تا دەرنەکرابوون لە حکوومەت ئەوان پشتگیری قایمی دەوڵەتی کوردی بوون و خودی نەوشیروان مستەفا لە دانیشتنیەک لەگەڵ مەلایەنی یەکێتی زانایانی سلێمانی لە گردەکە وتوێتی مەسعود بارزانی دەیەوێت دەوڵەتی کوردی دروستکە و منش بە هەموو قووەتێکم پشتگیریم چکە کورد ئێستا لەو دەرفەتەی هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێکی هەرە زۆر یەکێتی نیشتیمانی کوردستان احتیمالە چەند دانەیەک چەند شخصێک پێ ئەویش تێبینیان هەیە ناڵێن دژی دەوڵەتی کوردین ئێستا لەگەڵ دەوڵەتی کوردین و پێشم وایە بە یەکگرتنی پارتی و یەکێتی کە ئێستا خەریکی اتفاقیەکەن ئەم قۆناغش تێدەپەڕێنین هیوادارم بزوتنەوەی گۆڕانش بێتەوە بە یەکدەستی بۆ ئەوەی بە هەمومان ئەم قۆناغە دەوڵەتی کوردی تێبڕێت چونکە کات لەدەست چێ نایەتەوە کاک شوان من یەک نمونەت بۆ دێنمەوە ئەم دەرفەتەی کە ئێستا دەوڵەتەکان ڕووخاون من دەو برادران ناپرسم ئایا هەر مەشغوڵ بین بە ئێمە و گۆڕان و یەکێتی و فڵانەوە تا ئەو کاتەی سووریا و عێراق دەکەونە سەر پێی خۆیان ئەو کاتە معادلەی کوردی چی لێ معادلەی نێودوڵەتی چی لێ من ئەوە نەشەڵێم مەسئلەی شتێکیان باس کرد حەزەکەم یەک دوو تێبینە سەردەم ئەو خوشکەوتی ئێمەدارم من سپاس دەکەم وڵامەکان کورتکەیتەوە کاتی ئەوانە و کاتی ئەوانە ناڵم یەک دقە ببە ئەو خوشکەوتی وتی ئێمە هینمان نییە دەستورمان نییە کاکە ئیسرائیل 40-50 ساڵە گەورەترین دەوڵەتی منتەقیە و دەستوریشی نییە یعنی نەبوونی دەستور نابێتەوەی لە ڕۆژ ئاوا جیاوازی نیە گەورەترین حزب کراوەتە دەرۆ نامەوێت بچمە ئەو نیقاشەوە تکایە من بچکە باسی دەوڵەتی کوردیە ئەڵێ دەوڵەتی کوردی موزایدەیە هەموو خەڵکی هەر چوار پارچەی کوردستان ئەوەی مەسعود بارزانی و بنەماڵی بارزانی بناسیێت لە هەموو تەمەنیان موزایدەیان نەکردو ئەڵێ هەموو بەهارێک دەوڵەتی کوردی باسکێت تەحەدا دەکەم هەموو تەلەڤیزیۆنەکان هەموو ڕۆژنامەکان هەموو خەڵکی کوردستان فەیسبووکەکەم کراوەیە یەک وتاری جەنابی سەرۆکی پێش 2014 بێنێ
وتبێتی دەوڵەتی کوردی ئەعلانەکەم شتیوانە لە یەک بەهارەوتێتی دەوڵەت دوای ساڵی دوای سەفەرەکەی ئەمریکا ئەم نقطەیە بەسەریعی لە دوای سەفەرەکەی بۆ ئەمریکا بە ئامادەبوونی کاک مستەفای سەیقادر لە گۆڕان کاک قوبات و کاک دەرباز کوڕی کاک کۆسرەت لەوێ ئەوان بوون کاک دەرباز هاتەوە لە سەر شاشەی ڕوودا و NRT وتی جۆ بایدن بە ئێمەی وتووە کە جەنابی سەرۆک لە تەمەنی من و تۆ دەوڵەتی کوردی دەبینی تەمەنی من و تۆ کاکشان من و تۆ خەڵکی کوردستان ئەزانین تەمەنی مردن و ژیان نیە تەمەنی سیاسیە سەرنجی تۆ کاک عوسمان سەرنجی ئێمە ئەوەیە ئێمە تەبعەن دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای هەڵگیرسانەوەی شۆڕشی نوێی گەلەکەماندا یەکەم شیعاری مافی چارەی خۆنووسین بووە هەتاکو ئەم دەقێش کە ئێساکانە ئێمە بەیەکەوەی نوعانە لەبەر ئەوە مەسەلەی دەوڵەتی سربەخۆ وابزانم 182,000 ئەنفال و هەروەها 5,000 لە بەرکەوتوانی چەکی چیمایی لە برا هەڵبجەیەکانمان و هەروەها لە 5,000 برا بارزانیەکان و هەروەها لە برایانمان لە شنگال کە چەندین هزار کەسیان بێسەر شوێن کراوە ئەمە ینی بەوەچوونی ئێمە سربەخۆی کوردستان نەک جارێک بگرە 1000 جار ینی مستحقی ئەوەیە کە کوردستان بگرێ بە دەوڵەتی سربەخۆ ئەوانە بەڵام ئێمە لەگەڵ ئەوەشدا کە باسمان کردو ئەوانە ینی بە تەنیا سەروەری دەوڵەتی سربەخۆی کوردی ناتوانێت ببێت بەی تاکە حیزبێک جا ئەم حیزبە برادرانی پارتیە چێتیە گۆڕان یا هەر لایەنەکانی تری کوردستانە ئەمە نابێت ئەبێت بەم شۆرەتێکی بەم شۆرەت دانیشتنی لایەنە سیاسیەکان بکرێت وەک باسم کرد هەرسێک ئەو سەرۆکاتیانەکان بۆ بۆ پرسیش کۆ نابنەوە ینی بۆ ڕاگەنی دەوڵەتی کوردی چۆن یەک ڕایان هەبێک بۆ چونیان هەبێت تا ئەمانەیشت ئاماژت بە کێشە ناخۆیەکاندا من پرسیارم کاک بە من وەڵامی دایەوە بەڵێ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ینی هەر لە سەرەتای دروستبوونی ئەم قەیرانانەوە لە دەورێکی نابژیوانی داین بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەی کە هەیە ئەوانە لەبەرەوە ئێمە دەزانین ئێمە تاڵاوی شەڕی ناوخۆمان چێشتووە خەڵکی کوردستان نابێت جارێکی کە ئێمە بەم ئاقارەدا بڕۆینەوە یا بەو ئارەسەدا بڕۆینەوە لەبەر ئەوە هەموو هەنگاوەکانمان دەبێت بە دانیشتن بێ بە لێک تێگەیشتن بێ بۆیە ئێمە پێمان وایە دوای چارەسەرکردنی ئەو کێشانە دەوڵەتی کوردی پێویستە ڕابگەیەندرێت دقەیەک زووتر بە بۆچوونی ئێمە زەرورە ینی کات بە فیڕۆن نەدرێت چاوەڕوانی ئاماژت بە هەندێک زمینە سازی کرد کاک بە دەکرێت من ئێستا بێم باس لە هەڵوێستی ئەم حەزبە و حەزب بکەم لە کاتێکدا کە زمینەیەکی دەرەکی هەیە باسی لە کۆمەڵێک فاکتەری ئابووری کرد زمینی ناوخۆی ئێمە ئەڵین زمینە لەبارە کەس خێرمان پێ ناکات من لەگەڵ ئەوەیە هاوڕام لە ئەندێشتا کە کەس ناخێر بە ئێمە ناکا بڵێ هاوە دەوڵەتی کوردی بۆ ئێوە یان ئەمریکا یاخود رووسیا هەر یەکێ لە دەوڵەتەکانی تر یا بە تایبەتی دەوڵەتەکانی دراوسێش ئەگەر ئێمە بەڵام ئێمە کێشەمان هەیە بۆ نمونە باسی با بڵین کەرکووک و ناوچە دابڕێنراوەکەمان کرد ڕاستە بەشێکی زۆری ئێستا لە ڕووی با بڵین هێزەوە ئێمە توانیمانە دەستی بەسەردا بگرینەوە ئانە بەڵام لە ڕووی سیاسیەوە نەماتوانیوە ئەو شوێنانە بینەوە سەرهەڵمی کوردستان بۆیە ئەمەش خاڵێکی زۆر گرنگە لە ڕووی یاساییەوە ئێمە هەوڵ بدەین بۆ ئەوەی جارێکی تر کە ڕیفراندۆم بکرێت ڕیفراندۆمێک بکرێت کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانیشی تیا بێت بەشدار بن بۆ ئەوەی بتوانین ئێمە دوای چارەسەرکردنی ئەم کێشانە دەوڵەتی کوردی زەرورە کات بە فیڕۆن نەدەین دەوڵەتی کوردی ڕابگەیەندرێت بڵێ من بەر لەوەی سەرنجی کاک ئازاد و تارەخان وەربگرم دواتر دێم وڵاتان وشانێک و دواتر بەردەوام دەبین لەگەڵتان بڕێسە دوو جار بیر بکەرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی خۆشناو گروپی کۆمپانیەکانی گرین گروپی کۆمپانیەکانی دیوان جارێک سڵاتانە بێ بەڕێزان لە دوو جار بیر بکەرەوەی ئەمڕۆدا لە یەکەم ڕۆژی ساڵی نوێی کوردیدا باس لە دەوڵەتی کوردی دەکەین فاکتەرەکان زمینەکان ڕەخنەکانیش کاگازات بۆ تا ئێستا گرفت هەیە لەوەی کە ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی دەبەستێتەوە بە کێشەی ناوخۆییەوە بەحەقەت دەمیست هەندێک سەرنجمە بوو لە قسەکانی کاک بەهمان شەرەفێکی زۆر گەورەیە کە جەنابی بەڕێز کاک نوێشیروان و هەموو هەڵسوڕایکی بزنەوەی گۆڕان کە پشتیوانی لەم کەسێکە
کە هەوڵەدا بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی بەڵام بە فعل نەک بە وتار و بە دروست مشتیوە من هەندێک کتێبینی مەسە قسەکان جەنابەت هەیە کاک بەهمن وازانانی ئێمە لە قارەی ئەفریقا ژین و جەنابی لە هەولێرە ژین ئێمە ساڵی 2015 5 مانگ 6 مانگ معاشی خەڵک نەدراوە کا ئەو ژگەرخانە سوودی لێوەرگیرا ئەو مۆزوعی ئێمە باسی مەسفای باسی دروستکردنی کێشەی دابەزینی نەوتە فەنزوی لای گرتووەتەوە ئەحمەد ئیسماعیل لە عزیزی من ئەگەر تۆ خوێندەواری تێ متابعە ئیخبار بکە ئەگەر مەسفاکەی جەنابەت دەوایە لە تاریکایی دانیشتوایی باسی زۆربەی مەساف زۆر محطەی کارەباکە باسی مەسفاکانەکە ئەو مەسفانە زۆری بەرپرسە حزبیەکانە گرنگەوەی هەم وڵاتە بەڕێوە دەبا خۆمانەی کوردە لەوانەیە هەموو گەنجەکان بگەڕێنێکی 200 دلار لە جیفان نەبی ئایا داهاتی ئەو وڵاتەکە بۆ گەنجانە بە پارە مەجوڵێنە ئەم گەنجانە ئایا بەڕێز لێرە بۆ چونە جیاوازەکان باز دەکرێت ئەگەر سەرنجێک هیوادارم ڕێز لە بەرنامەکە سەیری داهاتی ئەو خەڵکە بکەین سەیری ئەو نەفتە بکەین کە ئەو نەفتە فرۆشێت و داهاتەکەی بۆ کوێ ڕوا ئەگەر بگەڕێنەوە دروستبوونی ئەو دەوڵەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە دروست بووە حکوومەتەکە لەسەر چه ئاساسێک خەڵکی تعیین کردووە لەسەر ئەوەی کە خەڵک بەرەو ئینتیمای نیشتمانی بڕوا لەسەر کە ئینتیمایەک بۆ حزبەکەی خۆی ولا ئێوەش تا دا ساڵی 2009 بەشدار حزبەکەی خۆی بی و بەشداری کاریگەریش زیاتر لە ملیۆنە و 300,000 کەس 600,000 کەس مۆزەی فعلینەوەیە باسی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەکە کام هێزی پێشمەرگە کە یەکگرتووە ئایا یەکەی 78 یەکگرتووە بەڵێ ئایا جەنابی ئێستا کاڕوا بۆ سلێمانی سێتەرەیەکێتی و پارتی جیایان یەکگرتووە ئایا جەنابەت کاک شۆن بەس سێتەرێکدا دەبزانین چییە ئەخە بەڵێکی دیارە بە کوێدا هێزی پێشمەرگەی کوردستانم لە کوڕباشیەوە بۆ ڕوبەیعە پێ بڵێ یەک دڵاری کاک شێخ جەعفەر ئەوە واقعەتێکە کە ئێمە توانین لێرەوە بە مستەفای سەیقادر بڵێ کە وەزیری ئێوە بوو یەک پێشمەرگەی بڵێ قەرارنی جێبەجێ نەکردووە ئایا پارتی ئایا دەتوانی قەرارەکە توانی هێز کاک بە من کادرێکی دەتوانی وڵامەکانت لای خۆت پارتی بکات لە سوی پارتی نەخێر حتمەن ئەوە واقعەتێکە باسی نەفتەکەین مەجالمدا باسی نەفتەکەین وەزیرەکەی ئێوە سێ ئامر لیوای پارتی دەرکرد لە 2003 کە حکوومەتی عێراق ڕووخا گەورەترین مشکلە بۆ پێربرێمە دروست بوو ئەوە بکە على ئەساس لە ئەمریکا پێیان گوت بوو لەوانەیە قیادەی سیاسی کورد داوای دەوڵەتی کوردی لێ بکەن کە چون دانیشتن لەگەڵ یا قیادەی سیاسی داوای بجیان لێ کرد بوو یعنی بەسەر سوورمانەوە بۆ مذەکراتی نووسراوە لە دەستورە ئەوە پارتیوێکی قیادەی کوردی بوون چون دەستوریان چەسپان لە میشینەکان بنووسی لای خۆت دێمەوە حکوومەتی هەرێم چووە بەغدا بەڕێزم کاک شوان ئێوە هەموو واقعاتێکە لە هەرێمی کوردستان ئێمە زیاتر فێڵ لە خەڵک نەکەین ئێمە دەبی کۆمەڵێک ئیش بکەین بۆی بتوانین دەوڵەتی کوردی دروستکەین ئەو ئیشە چۆن نەکرێتن دەبی ناوماڵی کورد یەک بخەینەوە بەرامبەر هەستی نەتەواتی تاچ کورد بە قووەت بکەین ئەگە لە بیرتان بی هەمومان خەڵکی هەرێمە کوردستانەیە کاتی خۆی هێزی پێشمەرگە لە شاغ بوو خەڵک هەتا آخر فشەگەماوە لە گولێکی لەسەری خۆدا لە دەیەکان کە خەڵک لەوێن دەرێ وران ئەوەندە بە قووەت بوو بۆ دیفاع لە مەسەلەن تەواتیەکان کە ئەوە بوو خەڵکەکە پشتیوانی هێزی پێشمەرگە لە کاتی کە حکوومەتی باسەکە دەسەر عەفو دەکەین سەیریکەن ئەو کاتی کە داعش ئەو کاتی کە داعش هجومی کرد لە گوێر لە مەخمور خەڵک لە شەقڵاو هەڵداهات ئایا لۆ قیادەی کوردی لەوەندە ساڵی نەتوانی بنیاتێک دروستکە کە خەڵک هەستی نەتەواتی بتەوە پێشمەرگە ڕای کرد ئێمە چەند جار جۆمان سەرنجی ئێوە لەسەر یەکریزینەوە ماڵی کورد بەڵێ کاگەزە فەرموو تارەخان یەکریزینەوە ماڵی کورد بەڵێ بەداخەوە ئەگەر بیبەستیتەوە بە ڕاگەانی دەوڵەتی کوردی لەمەوەسم بەداخەوە من پێم وایە ئەگەر دەوڵەتی کوردی بەم مەفهومە کە کاک بەهمەن لای خۆی کەسێکی ڕۆشنبیر و مامۆستای زانکۆیە بە هاتو هاوار دەوڵەتی کوردی دروست بکەین بەڕاستی بەم شێوەیە دەوڵەتی کوردی دروست ناکەین کاک بەهمەن تو هەموو قسەکانێکی ئەو برایە هیچ کەسێ مداخەلەی نەکردی تکایە ڕێگا بە ئەو خەڵکە سبەی دەوڵەتی کوردی دروست بکەین ڕێگا بە دوای سەرنجەکانی ئەو ئێوە لە ڕۆژئاوە ڕێگە بە ئاڵای کوردستان نادەن ڕێگە بە خەڵکی چی هەر کەس باسی دیموکراسی نەمانەوە تۆماریکە کە تۆمارت کرد من دوای ئەو دێمە لای تۆ دواتر فەرموو تارەخان تۆ ڕێگە نادێ خەڵک کاتەکەی خۆی بەکار بێنە قسە بکە ئەی دەوڵەتی کوردی بەدەستی تۆ بێ قوڕ بەسەر ئەو میلەتە برا دەوڵەتی کوردی ئێوە باوەڕتان پێی نییە ئێوە هەر لە بەرنامەی کاریش دەوڵەتی کوردی کانتۆن دروست کە تورکیاوی خاتە سەر سینەیەکی زێڕین و بیا بە من کە بنتۆ بارەگاکانی لە ناوچەکەی منە هەبێ کە ڕۆژ بە ڕۆژ خاکی هەرێمی کوردستان بۆمبارانەکە کە کورد شەهیدەکە کە کورد کۆمەڵکوژەکە کە بە هەزاران کوردی ئێمە لە زیندانەکانە لە مانگرتندا شەهیدە بن
ئەو بێت دەوڵەتێک تورکیا پێشکەشم بکە من نامەوێت ئەو دەوڵەت ئەسڵەن باوەڕم پێ دەوڵەتێک ئێران پێشکەشم بکە بە هەمان ئێوە ئەڵێن زەمینە لەبارە ئێوە ئەڵێن زەمینە لەبارەوامت بۆم زەمینانە هەبێ ئەگەر لە جێگەی ئێوە بوومایە ئەوەنە زەمینە لەبارە ئەو ڕۆژەی ئەو مێژوەی کە بە تەدریجی پێ هاتیتە خوارەوە لە 2023 کوردیم بۆچی باشە بۆچی 2023 لەبار بۆ ئیسە لەبار باسی نەوت و گاز و کارەباکەی نەوت و گاز و کارەبا بەدەست کۆمەڵێک بازرگان و سەرمایەدارەوەیە هەر کاتێک ویستی هەر کاتێک زانی کە گەنجەکانمان بەرەو هۆشیارێکی نەتەوەیی بەرەو بیرێکی ئازاد ئەڕۆن ئەو کاتە هەمووی لێ ئەگرێتەوە ئەو خەڵکە سەرقاڵی نەبوونی کارەبا و نەبووی بژێوی سادەی ژیانی کە مافێکی سروشتی هەرتاکێک باشە تارەخان بۆ ئێران و تورکیا ینی ئەم دەوڵەتە دەبەخشن وەکوتت بۆ دەیبەخشن بە استراتیژی ئێران و تورکیا ئەم هەرێمە بەڕێوە ئەچێت کاتێک کە ئاڵای کوردستان لە پشتی سەرکردەیەکی کوردەوە لە تورکیادا برێت دڵیان پێ خۆشەوە وازان ئەمە دەوڵەتی کوردیان بۆ ڕائگەێنێ بەڵام لە هەمان کاتە بۆ خۆی دوێنێ لەگەڵ ئێرانە لە کۆبوونەوەیەکی خۆیدا ئاماژە بەوە کاکە ئێمە بە هیچ شێوەیە لەگەڵ ئەوە دانین کە جارێکی تر هەرێمێکی سەربەخۆی کوردی دروست ببێت لە سووریا هاوشێوەی عێراق وەک چۆن لەگەڵ عێراقیش دانین کەواتە ئێمە ئەبێ پێشی هەموو شتێک تۆزێ هێدیتر تۆزێ هێواشتر تۆزێ بەڕاستی دەوڵەتی کوردی پێویستی بە مەفهومێکی بۆرژوازی نیشتیمانی هەیە بە عەقڵیەتی خێڵەکی و عەشیرەتگەری دەوڵەتی کوردی ڕاناگەێنرێ و دروستیش ناکرێ ئێمە هەموو کاتێک نەک ئەوەی کە کاک بەهمەن ئەڵێ لەگەڵ دەوڵەتی کوردی دانین ئێمە لەگەڵ سەربەخۆیی کوردستان داین تۆ هەر ناوێکی لێ ئەنەی چیت پێ خۆشە ناوی بنێ بەڵام بەمەرجێک دەوڵەتێک بێ کە تاکەکان هەست بە بوونی خۆیان بکەن تیایدا کە ئیرادەی تاکی تیا جێت بێتەوە ئێستا بۆ تاکەکان هەست بەبوونی خۆیان ناکەن بۆ هەست بەبوونی خۆیان هەست بەبوونی خۆی ناکە ئەزانی چۆنە تۆ ئەگەر بیری زۆر زۆر زیاتر ئەگەر بەگلەی بێ من چاوەڕێی گلەی ئەوانیشم کاک بەهمەن تارەخان من چاوەڕێی گلەی ئەوانیش دەکەم چکە کاتی ئەوانیشە باشە تارەخان زۆر بە کورتی پێتەڵێم ئەو شەڕە هاتوو هاوار و شەڕە دەنوکەی کە سیاسەکانی ئێمە لە ڕاگەانەوە ئەیکەن هەڵبەت من نامەوێت بەشداری بەرنامەیەکی وا بم چونکە ئەگەر لە فەیسبوکەوە بڕوانیتە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەنجامی ئەم شەڕی ڕاگەیاندن ئەبینی ئێمە لەگەڵ گفتوگویەکی هەمندا لەم پرۆگرامەدا کاک بەمەن تارەخان گفتوگویەکی هەمن تاکی کورد بێگومان تاکی کورد گەنجی کورد پێویستی بە هۆشیاری نەتەوەیی هەیە تۆیەی لە بری ئەوەی وەشیاری نەتەوەیی هەبێ لە بری ئەوەی یەکێتی نەتەوەی ئاواکەی تۆی دەسەخەیتە بینە خاقای بەوەی ئەسڵن باش من پێ دەڵێ من ئێستا لە بناری قەندیلەوەیەمەوە سەرنجێکتان لێوە دەگرم و کاتی ئەوانە شتە پێ بڵێم لەسەر ئەو دەوڵەتی کوردیە برای بەڕێزم دەکرێت بخێتە دوای کە هاتووە ئێستا بۆی بیرمەچێ بڕاوکە بیرمەچێ بینوسی لای خۆ تارەخان ئێستا من لە بناری قەندیلەوەیەم ئاهەنگێکی گەورە کرا کە بۆنی یەکێتی نەتەوەی لێ ئەهات لەوێ بە تێڕوانینی من نزیکەی 9 ملیۆن کەس بەشدار بووە لە هەموو ڕەنگەکان لە هەر چوار پارچەی کوردستان لە بازگەی دەڵێن ئاڵای کوردستانی لێبوو ئێستا پێتەڵێم هاوڕێیان مایکتان لا نییە من دواتر دێمەلاتن کوردستانی زۆر لێبوو زۆری لێبوو ئەتوانی سبەینە من لە فەیسبوک خۆم بۆشتانە بۆ باشە من دواتر دێمەولات ئەوەی ڕێگریان لێکرا کە نەیان هێشت پاسەکان بێن بەم دیوار لەبەرەوەی ئاڵایەکی یەپەگەیان بەرزکردێتەوە گەنجن و خۆشیان ئەڵبەت باشە من پێش ئەوەی سەرنجەکانتان وەربگمە تارەخان دێمەولات باشە دێمەولات هاوڕێیان بەس کاکشۆن من ئەبێت یەکشت هەیە کاک بەمن یەکشت هەیە دەکرێت لە جەژنی نەورۆزدا بەم شێوەیە گفتوگۆ بکەین ئێوە لەگەڵ ئەوەدا بۆ ئێوە و بۆ ئێوەش فەرموو سەرنجەکانت چەسپاندنی مافی کورد لە بەغدا ئێمە نەچوین بوجە بێنین ئەو خاڵانی دەستور شاهدە بەڵام من یەک نقطە بۆ مێژوو دەڵێم زۆر کەس باسی نەکردووە کاک نەوشیرا مستەفا یەکێک بوو لە ئەندامانی نژنەی نووسینەوەی دەستور لە بەشی جنسێ بەشدار بوو لە جنسەی عێراقی لە دەستوری عێراقیە ئەوە چەسپاوە هەر عەرەبێکی غەیرە عێراقی 5 ساڵ لە عێراق بمێنێتەوە مافی جنسەی عێراقیە بەڵام هەر کوردێکی غەیرە عێراقی پێویستە 10 ساڵ بمێنێتەوە لە عێراق ئەمجا مافی جنسەی عێراقیە ئەوە کاک نەوشیرا مستەفا لەو جنسەیە کورتی کەیتەوە بۆی بەورجی هەرسێکتان قسە دەکەن و دەشمەلای ئەوە سێ ئامر لیوای پارتی گۆڕی چەند ئامر فەوجێکی یەکێتیشی گۆڕی کە خۆی گۆڕان بوو یەک کەس قسەی نەکرد سێ داعش لە گوێر هات خەڵڕای کرد ئەی پێشمەرگەکانمان چیان کرد سنگیان دابەری کوڕەکانی مەسعود بارزانی لە مەخموور بوون لەگەڵ نێچیروان بارزانی دەوڵەتی تورکیا نە تورکیا پێمان دەوڵەتی کوردی نە تورکیا پێماندا نە ئێران هەردووکیشان
پێدەچێن نەیار بن بەڵامەوە ئەمری واقع میلەتی کورد بڕیادا دەوڵەتی هەبێت تورکیا ئاڵای کوردستان هەڵدەداتەوە بەڵاتەوە باسی دەکەی دەڵێت ئێمە پشتیوانی لەسەر دەمیت بەگاتش باسم مەکردووە هەستی دەڵێت ئێمە پشتیوانی سەرات بە خاڵی چوارم دەڵێت ئێمە پشتیوانی دڵی پێ خۆشە بێت تۆ بە من وتت ئەو ئەو نیقاشە ناکەم و کردت ئەوە تێناگەڵێتی بەڕاستی ئەوە تێناگەل ئەڵێ تورکیا ئاڵای کوردستانی هەڵداوە ئەو تورکایە کە ئاڵای کوردستان ئامادەیە هەڵبدا ڕۆژگارێک دەیوت کورد وجودی لەم وڵاتە نییە و لە باشووری کوردستان زۆر بەکوتی دواتر خاڵەکان ببەسرە بە وەڵامی پرسیارەکانی تێکۆشانی گەریلا و زیندانە سیاسیان کردی ئێوە لە هەموو ڕزگاری خواست لە باشووری کوردستان قەت غەڵەتی وای نەکردووە ریزەکانی خەڵکی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان بە بۆچوونی ئێمە خاڵێکی جەوهری و گرنگە بۆ ئەم پرسە نەتەوایەتیانەی کەوا ئێستا هەیە بە تایبەتی ینی سربەخۆیی کوردستان پێویستی بە ڕای هەر سێ پارچەی تری کوردستان هەیە بە بۆچوونی ئێمە لەبەرەوەی پێویستی بە پشتیوانێکی گەورە هەیە لە هەموو با بڵین وڵاتانی دەرەوە کە لەوانەیە بڵێم هەر یەکێک لەو حیزبانەی پارچەکانی تری کوردستانیش دەوروت تەسیراتیان هەیە لەسەر با بڵین لە ڕوانگە دیبلۆماسیەکانەوە لەبەر ئەوە بۆیە ئێمان پێمان باشە بەم شێوە استبجازی کە ئێستا قسە دەکەین یانی هەمومان نابێ بێ ئەم ئەقلێتە ینی دوورخینەوانێ بێ بە شێوازێکی لێک تێگەیشتر قسە بۆ ئەو گەنجانە بکەین ینی ئەو گەنجانە ئەگەر ئێمە ینی بەم شێوە قسان بۆ بکەین ئەوانیش ڕنگدانەوەی ئێمە بە تەچید بە ئەو خەڵکانە ژەبێکەوە ینی جوان لە ئێمەوانە لەبەر ئەوە ئێمە ئەبێ ینی تیشک بخینە سەر خاڵە جەوهریەکان خاڵە جەوهریەکانیش ئەوەیە خاڵە جەوهریەکانمان ئێمە ئیشارەت پێدا بەڵام بە بۆچوونی ئێمە ئەم ڕۆکانە یەکێتی ناوماڵی کورد ڕێخستنەوەی ناوماڵی هەرێمی کوردستان زۆر گرنگە و بە تایبەتیش پارچەکانی تری کوردستان بۆ ئەوەی لێرەوە ئێمە دەست بەرین بۆ ئەو دەستکەوتە گەورانەی کەوایە ئەگەر ناکرد تەسحی زۆر لەوە زیاتری داوە بەڵێ کاکسمان فەرموو کاگەزا سەرنج زۆر بەکوتی کاتی ئامادەبوانە بەپێی ڕیزبەندی ناوەکان دێمە لای شوانێک دەخەتخوا من باسی زۆر نەوت و ئانە کرا من نامەوێت چەندە ئەو مزایدات وشتە لێرن بەڵام بۆ یەکەمین جار مەسفەی نەوت لە سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان باڵێن مەسفەی نەوتی دروست کردووە لەێنانی نەوتی شیواشۆت بە هەمان شێوە ئەمان حەزمان ئەوتمان کورد کردووە باشە کاک عوسمان باشە سەرنجەکەت گەشت ناوی کورد قسە دەکەم وەکو باشووری فەرموو کاک ئازاد کاکشوان ئەوەی کە باسی یەکەن باسی دەوڵەتی کوردی شەرەفێکی زۆر گەورەیە بۆ بەڕێز کاک نەشیروان کە ئەندازیاری ڕاپەڕین بۆ کەوای کردیەوە خەڵک بتوانی بە ئازادانە لەو مینبەرە داوای دەوڵەتی کوردی بکاتن ئەوە یەک لە واقعەتەکانە ئەوە دیارە کە بەرێک ئەو کاتە لەمای ئەمە دەرخەری ئەوە نییە ئەم گفتوگۆی ئەوە لە بابەت ئێستاتان ئاماژەیەک نییە بۆ ناکۆکی نێوانلایەنەکان بۆ بێڕاگەانی دەوڵەتی کوردی زۆر شتێکی غەریبە ئەمە پەنا بین باسی شان و باڵی تورکیا و ئێران بکەین هاوڕێ من دێمە لای ئێوە شەهیدەکە بەڕاستی شتێکی زۆر غەریبە ئەو تورکیای کە ئێستا چەند کیلۆمەتر هاتووە لە ناو خاکی کوردستان کەس ناری باسی لێ بکە زۆر شتێکی غەریبە بە پارچە پڕۆیەک دابنیشین بڵێ وەڵاوە تورکیا لە پشتێ مەیدانا و دیفاعمان لێگاو کە دەوڵەتی کوردی بەخۆی دروستبوونی دەوڵەتی کوردی دروستبوونی دەوڵەتی کوردی لەسەر ئەساسێکی ئەوە دروست نابێت دروستبوونی دەوڵەتی کوردی لەسەر ئەساسی مەبدەئی ئەوەی لەسەر ئەساسی دیبلۆماسیەت دروستە بێت لەسەر ئەساسی ژێرخانی ئابووری دروستە بێت ژێرخانێک کە بتوانێت ژێرخانێک بۆ هەموو گەلی وڵات بێت باشە زۆر سەیرە لەیش وڵاتێ نەبووە حکوومەتێک لە ساڵی 92 دروست بووە گیرفانی حکوومەت بەتاڵ و حیزبەکانیش فول لە پارەیە ئەوە لە سەرمایه‌ەوە بووە مەفهوم دەکەی کاکشوان باس لەوە کەین کە زەمانی ئێستا کە زمینە سازی بۆ دروستکردنی دەوڵەتی کات نەگری ئەمجارە بۆ زمینە سازی بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی کاکشوان ئێمە کە بڕیاردەی لە ئەلاین دەوڵەتی کوردی هەموو کەسێک لەگە دەوڵەتی کوردی بەڵام دەوڵەتی کوردی کاتێک دەوڵەتی کوردی ئەو کاتێک کە بتوانین ئابووریەکی سەربەخۆمان هەبێت کوان ئەو منفەزانێک کە کوردە بەستێتەوە بەدەرەوە لەکوێوە بەستێتەوە کو ئەو اتفاق 50 ساڵێک کە کورد کردوێتی کە بەناو کورد منفەزەکەمان کوێیە ئەو داعشەی کاگازات ئەو کاتی کە قسەی کردەوە بوو بەپی کاتەکەی وەکو کاتەکەی تۆ کاک ببن کاگازات قسەی پرسیارێکی زۆر بەمە پرسیارێکی زۆر جوانی کرد من پێم خۆشە هەم من جوابەمەوە ئەو میوانانەی شۆ بەڕێزانش وتی ئەکرێ ئێمە هەر مەشغوڵ بن بە پرسینەوە خۆیەوە من ئەڵێم نەخێر یعنی ئەمە پرسیارێکی مانتەقیە ئەکرێ لە ئاسی سەرکرداییدا سیاسیەکان لەسەر ئەم بابەتە نیقاش بکەن و بگەنە ڕایەکی پێکەوەی بەڕاستی
ینی ئەگەر تۆ ئەگەر خواستێک هەیە هەڵبەت من نابینم کە خواستێکە بێ بڕاگەانی دەوڵەتی کوردی ئەم خواستە نابینم ئەگەر بڵێ لەسەر ئەمری ناتەنها دروشم و ئەوی ڕاگەیاندنە ئەزانی چۆنە کاکە ئەگەر تۆ خەندەق لێ ئەدەی لە ئاستەنگترین کاتێکا کە بە ڕۆژاوای کوردستان پێویستی بە تۆیە بۆ ڕاگەیاندنی فیدراڵی ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا ساڵح مسلیم ئەڕوات ڕێگە نادەن بازگەی پارتی ڕێگە نادا ساڵح مسلیم بچێ بەو دیوە ئاسۆ فەرەیدون ئێوێ وەڵام تێوە تۆ قسەکەی خۆم نەکە مستەقامم کە بابەتی بێڵە قسەکەی خۆم ئێمە پێشمەرگەمان شەید بۆ لە کوبانی ئێمە تیارەمان هەڵسانەوە بۆ کوبانی چەند پێشمەرگە شەید بۆ لە کۆبانی دوو پێشمەرگەی کوردستان لە چەند گەری لا شەید بۆ لە خاکی باشووری کوردستانە کاکی من نەما ناردۆتە شوێنتانە کاک ڕێباز فاروق با مایکەکەی لا بێستا دێمە لای کاک ڕێباز فاروق هاوکاریەکان بۆ بیناکردنەوەی تاکی ئاوا دروستەکەی لەوێەوە هەڕەشەم لێکات تاکی ئاوا دروستەکەی لەوێەوە هەڕەشدەست ڕاشێڵە بۆ کاکەیان دەرفەتی تۆ هەیە دەرفەتی منیشەیە چیت هەیە ئەتوانی بیڵێ بە ئیسراحەتی خۆ مڕێزی لێگرم و ڕوونکردنەوەی با بگەین بە دەرفەتەکەی ئێوە من ئێستا کات نیە خۆم قسە بکەم پرسیار بکەم با قسە بکەم ئەزانی ڕێگانادا ئاسۆ فەرەیدون بڕوات پەیکەری بەرخۆدان کە زیرەک میرە وەکو دیارێکی جوانی باشووری کوردستان وەکو دیارێکی جوانی شاری سلێمانی پێشکەش بە کۆبانی بکە ڕێگانەدا ئێوە باسی پەیوەندیەکی زۆر تەندروستانە ئەکەن لە کاتێک زۆر جار بەرامبەر گۆڕانە ئەم شتانە بەکارهێنانی ئەمریکا گرنگتر بوو بۆ کوبانی بەڵێ من باسی ئەمڕۆکە یعنی کەواتەی ئەوە سفڵان تەیارە و هاوکاری ئەوە دەست پێشخەرەکە لەکوێوە دروست بەسی بەس پێشوی من دەکرێت ڕوون کردەوە بدەم خۆتان ئاماژەتان بۆ دەکە یەکی یەک خۆ لە قسە دەکەن هیوادارم تەنها سەرنج بدەن پرسیارتان نەبێ بۆ ئەوەی گوێمان لە سەرنجەکانی ئێوە بێت لەگەڵ ڕێزمان بۆ کاتی هەمووتان فەرموو هەڵبەتە لە میانی سەرنجدانم بۆ وتەی هەر چوار بەڕێز هەندێک پرسیارم بۆ دروست بوو کە ڕوبەڕووی کاک بەهمەن دەکەمەوە هیوادارم بەهێمنی کاک ڕێباز فاروق هیوادارم بەهێمنی وەڵامم داتەوە یەک لەوانە من هەر دەنگم بەرزە توو ڕەنیم دڵنیا یەک لەوانەی کە ئێمە باسی دەوڵەتی کوردیمان کرد کە هەمومان لەگەڵ دەوڵەتی کوردی نێوخۆنی گەورەی کووردا باسی برادران کاکشوان باسی ئەوەی کە دەبێ بنەمای هەبێ ئایا تاو پرسیارم کرد بەڵێ منیش ئەوە دەپرسم بنەما و پلانی ئێوە لە 25 ساڵی ڕابردوو وەکو حزبە سیاسیەکان چی بووە بۆ دەوڵەت یەکولەکەکەت لای من تەواو بوو سپاس دەکەم کاک ڕێباز پرسیار کرد کاک ڕێبوار ئەنوەر فەرموو زۆر باسی نێوماڵی کوردی وێکێتی کوردان کراوە کە پێویستە ڕێککرێ بەڵام پێم ناڵێ لەم کاتێدا بۆ نمونە چۆن ببوورە مایکەکەت ئیش ناکە ئەم مایکە فەرموو نا ئێستا مەوەری دەگرم باسی نێوماڵی کوردی و یەکێتی کوردان کرا کە ڕێک بخرێ بەڵام پێم ناڵێ لەم کاتەدا چۆن ڕێک دەخرێ بۆ نمونە عەلی باپیر ئامادەی لە قسەکانی خۆی پەشیمان دەبێت و ئامادەی نییە کۆبوونەوە بکە لەگەڵ سەرکردە سیاسەکانی کوردستان نەوشیرۆن مستەفا لە ئەوروپاویانەی سێلڤێگرێ و بڵاوێک هاتەوە پەکەکە وازی لە باکووری کوردستان هێناوە هاتووە لێرە بۆڕینەوە تەقێنێتەوە هەموو ڕۆژێک ئاشاوە کە دوێنێ باشترین نمونە چاڤیلاندا پرسیارێکی تریشم ئەوەیە سەربەخۆیی هەموو جارێک ئێوە ئاڵێن مافە ئەی بۆ ئەرگ نییە بەرپرسیارەتێکی ئەخلاقی لەسەر شانی بەڕێز نەوشیروان مستەفانێک کە ئێستا لە ئەوروپا بۆ بە پەیامێک یاخود لێدوانێک یەک پەیام بڵاو بکاتەوە بڵێ دژیمیان لەگەڵم بۆی خەڵکی کوردستان ساحەتکە خودی بزوتنەوەکی خۆی ئێستا لە نێو خۆیاندا سەرقاڵی ئەوەن ئایا لەگەڵن یان لەگەڵن چووکە کەسیان بڕۆیان بەو نەماوە بەدیلی ئەویش تا ئێستا دیار نەسوات سپاس بێستون ستار فەرموو کاک بێستون بەڵێ من پرسیارێکم بۆ کاک بەهمەن جەنابەت بێستون ستار جەنابەت وەک نوێنەری پارتی دیموکراتی کوردستان ئەو پایانەی کە بۆ دەوڵەتی سەربەخۆی کوردی کە پایەکانی ئابووریە وەکو خۆت باوەڕ بەوە هەیە کە خەڵکی کوردستان هەمان باوەڕی جەنابەتی هەیە کە ساڵی ئابووری کوردستان سەربەخۆیە ئەگەر بەراورد بکەین بە هەمان ئەو قەیران و دابەزینی نەود لە بەغدا موچە درێ بەڵام لە هەرێمی کوردستان ماوەی 4 بۆ 5 مانگە خەڵک موچەی وەرنەگرتووە جەنابەت باوەڕت بۆ قسەی خۆت هەیە کە ئێساڵی یەکێک لە پایەکانمان جێگیر کردووە کە سەربەخۆی ئابووری هەرێمی کوردستانە بۆ پرسیارێکیشم بۆ نوێنەری بزوتنەوەی گۆڕان جەنابتان لەگەڵ هەمان ڕێی برادەرەکانتن کەڵەن سەربەخۆیی هەرێمی کوردستان لە ئەولوێتی حیزبەکانمان سپاس کاک بێستون هدایەت کەریم فەرموو کاک هدایەت دەست خۆش کاشوان دەمەوێت لەوە دەست پێ بکەمەوە لەسەر باسی دەوڵەتی کوردی ینی پرسیار ئەوەیە ئەدی ئەو پێکهاتانەی لە کوردستاندا دەژین هەر دەوڵەت بۆ کورد بیتن
ئەو لەلایەک دوم شت ئەم پێم وایە دەوڵەتی کوردی بۆ هیدایەت پێم وایە دەوڵەتی کوردی بۆی دروست ناکرێتن لەولا تێگەیشتانە لێر هەیە لەلایەک کە 24 کاتژمێر سوورەکانی هەرێمی کوردستان قەپات بیدن دنیا بەسەر یەکدا وێران نەبی پرسیارەکەشم لە کاک بەهەمەن ئەوەیە خەڵک داوای نان دەکاتن لێرە لە باشووری کوردستاندا خەڵکمان بینی چۆن ینی لایەنێکی گرنگی دیموکراتی لەبەرچاو ناگرێت خەڵک داوای نام بکە و داوای گربوونەوە خۆنیشاندان بکە لێرە چۆن ڕاپێچی دەکەن لە لایەشکە باسی ئاڵای کوردستان بوو بەس دەمێ ئەو سەرنجە کاکشوە ئاڵای کوردستان بگرە نەک ئاڵای کوردستان ساڵی پار خۆم لە قەندیل بوو خۆشبەختانە ئاڵای هەموو حیزبەکان لێوم ئاڵایتەوە بوو کاک ڕێباز حسێن فەرموو کاک ڕێباز بەڵێ بابگاتە دەستی فەرموو دەست خۆش سپاس تاراخان کانتۆنەکان ڕاگەیاندرا بێ ئاشوش بێ حەملەی ئەحلامی فیدراڵی ڕاگەیاندرا بە هەمان شێوە هۆکار چییە سەربەخۆی کوردستان هەموو ڕۆژ قسەی لەسەر دەکرێت و ڕاناگەیاندرێ کاک ئازاد عەقڵیەتی گەورە کاری گەورە بەرهەمدێنێ عەقڵیەتی بچووک کاری بچووک بەرهەمدێنێ ئێمە دوێنێ بوو لە کەرکووک شەڕ بوو کۆبوونەوە بوو لەسەر کردنەوەی ئاگرێک ئایا دەوڵەتی کوردی بەم شێوەیە ڕادەگەیاندرێ کاک بە هەمان کاتت تەواو بوو دوو پرسیارت کرد سپاست دەکەم بە ئامان ساڵح پرسیار کاتیان سەرنج بدات بەس پەلەمێک دەقا لە کاتێکدا ڕێباز لە کاتێکدا هەر سەرۆکایەتی هەرێم و حیزبەکەی بەڕێزت حکوومەتی پەخستووە پەرلەمانی پەخستووە ئایا شەرعیەتێک هیچ دام و دەستگایەکی شەرعی مایە دەوڵەتی کوردی پێڕا ئامان ساڵح فەرموو کاک ئاماچ تۆ گلەی دەکردەوەی کە قسەت نەکرێت قسە دەکەی فەرموو کاکشان بەڕاستی پێش هەمووشت دەوڵەتی کوردی و دووبەڕێزە دەوڵەتی کوردیان سوکر ڕیسوا کرد بەڕاستی ئەوەی کە بەکارهێنانی ئەو نەورۆز من دەمەوێت ینی ئەم وشانە بەکارنێنی بەرامبەر ئێرە کەناڵەکی ئاسمانیا حەقیوەنیە بێلن هەموو کەسێک باسی دەوڵەتی کوردی بکە چووکە زمانی هەموو کەسی ئەوەندە پیرۆز نیە باسی هەرکەسە و نوێنەری لایەنێکە هەرکەسە و نوێنەری لایەنێک هەموو جار بەتەمانەکانی مەدەڵێن کە مڵکت کڕی لە باوک مەکڕ لەبەرەوەی پێوەی هیلاک بڕۆ لە کوڕەکەی بکڕە چونکە پێوەی هیلاک نەبووە بەڕاستی ئەوانەی کە دەیانەوێت دەوڵەتی کوردستان بێبایەخ و بێنرخ بکەن بابێن دەوڵەتی کوردستان لەوانە بکڕن ئاخرشتی چخوا بەس فیدرالیەکەی ڕۆژئاوا فیدرالیەکەی ڕۆژئاوا ناوی کوردستان نیە ناوی باکووری سووریایە جەنگاوەرەکانی نایەن پێشمەرگە نێو ناوی شەرڤانە یەک لە هاوسەرۆکەکانیان عەرەبە و ئاڵاکەش ئاڵای مالی ئەفریقایە کوردستانە کوچ دەوڵەتەکە فەرموو کاک بە من ببورە کاکە با گوێ لە وەڵامەکان بگرم بەنامای دەوڵەت باشە دێمە وڵاتان کاک ڕێباز بەس بە سەریعی بنەمای دەوڵەت ئێمە بنەماکانی دەوڵەت هێزی چەکدارێکی بەهێزمانەیە سێریکە خاکە دەسەڵاتی سیاسیە گەلە هەیمانە هێزی سیاسیمان هەیە سنوورەکان کۆتایی پیاتوە سایکس بیکۆ دەوڵەتی کوردی کە جاران بەبە بوو داوی تکایە من وەڵامە دەمەوە تکایە سنوورەکان لە بینی سووریا و عێراق کۆتایی پیاتوە سایکس بیکۆ خاڵێکی تر ئێمە ئێستا دەوڵەتی کوردی جاران باسی کورد پیاکوفر بوو ئێستا دەوڵەتی کوردی لە کۆشتی سپی باز دەکرێت ئێستا تکایە پێم مەبڕێ وەڵامتە دەمەوە دەوڵەتی کوردی لە کۆشتی سپی پرسیار کرد ببوورە کاتی وەڵامدانەوەی بووە ڕۆژەفی هەموو ڕۆژنامەکانی دنیا خاڵێکی زۆر گرنگ ماوە باسی کەم هیچ دەوڵەتێک هیچ دەوڵەت ئیسا ئابووری لەوەی ئەو برادرە جاوتمە هیچ دەوڵەتێک لە دنیا لە ڕێگەی ئێوە بۆ هەموو خەڵکی کوردستان ئەوە قسەی سەرۆکی هەرێمی کوردستان قسەی من نییە هیچ دەوڵەتێک لە دنیا دژی دەوڵەتی کوردی نییە ئەوانەشی کە لەگەڵ دەوڵەتی کوردی نین دژی نین بەڵکۆڵێن کاتی نییە وەڵامی تر پرسیاری تر کاک بێستون ئەڵێ پایەکانی ئابووری سەربەخۆی هەرێم لە بەغدا موچە دەدرێت لێمە نادرێت برای بەڕێزم ئەگەر لە اقتصادەوەی بزانێت دەزانێت عێراق دەوڵەتە لە بەنکی دەولی احتیاطاتی هەیە احتیاطاتی بەنکی نەودەوڵەتی ئەگەر عێراق بێتە 48 ئیعلانی ئیفلاسە عێراق ئێستا 52 ئەو 4-5 مانگەی کە موچەی داوە لەوە داوێتی ئەم دابەزینینەوتە کە من باوەڕم پێیەتی سەیری کە برای بەڕێزم ئێمە ئێستا 650,000 بەرمیل نەوتە نێرینە دەرەوە بەس بەرمیلی نەوت بشێتە $50 ئێمە نەجات لە کاتێک فەنزویلا ئیعلانی ئیفلاس کردووە ڕووسیا ببوورە لەبەر کاتەکە هیدایەت کاگیدایەت ئەڵێ پێکاتەکانی کوردستان لە دەوڵەتی کوردیا ببوورە زۆر جا زمانمان وافێر بۆڵێن دەوڵەتی کوردی دەوڵەتی کوردستانە پێکاتەکان یەکێک لەو ڕەنگە جوانانەی کە ئێستا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی سەرکردایەتی کورد شانازی پێوەکە ئەوەیە ئێمە لە هەموو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاکە شوێنین پێکاتەکەمان پاراستووە پێکاتە ئاینەکان پێکاتە نەتەوەیەکان و لێرە مافیان هەیە قوتابخانەیان هەیە بە زمانی خۆیان و نوێنەریان هەیە وەڵامی تر کاک بەهمەن خەڵک داوای نان دەکا من یەک نمونە کە ویستم لە بەرنامەکە بیڵێم نەیان هێشت ئەواڵان من شتێکتان بیردێنمەوە من تەمەنی من شمولی ڕاپەڕینی کردووە بە بیرمە
لە پێش ڕاپەڕین لە سەردەمی حزبی بەعس ئێمە برنجی تی ئەمریکیمانە خواردەوەی خواردی بێت یازانێت لە هەموو ئەم برنجانەی ئێستا خۆشرا خەڵکی کوردستان زۆر تێر و پڕ بوو پڕ باخەڵیشی لە پارە بوو بەڵام کەرامەتی بەدەست خۆیەوە نەبوو ئێمە لە ژێر پای بەعسا بووین کە ڕاپەڕین دوای ڕاپەڕین تووشی گەورەترین گرانی بووین خەڵکی کوردستان زانێت ئێمە پاقلەمان وڵامەکە نەگەیشتووە وڵامی ترماوە کاکشان تۆ قسەکانی منەکەی ناڵی خەڵک بیبیست پێم وای بە وڵامەکان گەشتووە تێگەیشتون خەڵکی کوردستان دەکرا لە دوای ڕاپەڕین بڵای وڵا خۆزگار ڕاپەڕینمان نەکرا لە بەرەوەی برنجی تینەما نقطەیەک ماوە جواب دەمەوە حزبەکەی ئێمە پەرلەمانی پاکستووە کاکی من ئەو کەسەی پەرلەمانی پاکست ویستی لە پەرلەمانەوە ئینقلاب بکە و ئەو بارەگایی کە سووتان منی تیابووم من یەکێک بووم لەو بارەگانی کە هاتنە سەرم سووتانمانیان هەمووی کادری گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بوون بەناو دەیان ناسین ئەو نقطەکەت سەرمان بۆیە ئەمە شوای کرد ئێمە ئیتفاقەیەکمان لەگەڵ ئەو نقطەکە بوو سپاس دەکەم فەرموو ئێمە پێمان وایە وەڵام دەرەوە پێمان وایە ئەبێ هەمومان بگەڕێنەوانێ ئێوە هاوکاریمان ناکەن لە کاتەکە ببورن بۆ سەر مێزی دانووسان بۆ ئەوەی بتوانین ینی لەسەر مێزی دانووسان بگەین بە چارەسەری کۆتایی لەسەر هەموو کێشەکان و نابێت بە ئینفعال قسە بکەین لەبەر ئەوە ئێمە ینی بەم شێوەی ئێستا قسە بکەین زۆر جارە قسەت کرد من تاراخان لە بەرنامەی تر لەگەڵم بەشدار بووە من دەنگم بەرزە تووڕە نیم با خەڵکی هەموو بزانێتەوە استقلالی ئەوە مەکەن تاراخان خۆی بۆچوونی ئێمە تاکە ڕێگا چارە ئەوەیە کە ئێمە بە زووترین کات هەوڵ بدەین ینی دابنیشین چارەسەری کێشەکان بکەین بۆ ئەوەی بگەین بە ئاواتەکان و تەواو بڕایەوە بەڵێ بەخۆی بە حقت کاگە ڕێبوار پرسیارێکی کە ڕێخستنەوەی ناماڵی کورد چۆنە بێ وەکو جۆرج واشنگتن دەبێت کە کاتی خۆی کە مؤسسی فکری فدرالیت بوو لە ئەمریکا پاشەوەی کە دەستورەکەی دانا 8 ساڵ حکومڕانەکەی کرد کە شەڕی ناخۆشە بوو خەڵک داوای لێ کرد کە بچی پۆستەکە وەرگیتەوە بەجێهێشت وەکو نیسۆن ماندێلابی کە بەرپرسی 20 ساڵ خاوەنی سزنی سیاسی بوو بەرپرسی گروپە چەکدارەکان بوو لە وڵاتەکەی خۆی کاتەوەی کە سندان هاتە دەرێ خۆی هەڵبژار لە انتخابات دەرچوو پاشەوەی 8 ساڵەکەی تەواو کرد و وڵاتەکەی پۆستەکەی تەسمیل کرد ئەوە ڕێخستنەوەی ناماڵی کوردە هەر کاتێک کە تاچی کورد قیادەی سیاسی کورد فکری لەوە کردەوە کە ڕێز لە احترامی لە یاسا بگرێ کە احترامی ئەو یاسایە بگرێت کە خۆی واژۆی لەسەر کردووە ڕێخستنەوەی ماڵی کورد بەوە پێشێلکردنی یاسا ناکرێت ڕێخستنی ئەماڵی کورد بە بەکارهێنانی چەک و تفەنگ و دەرکردنی نەخوێندنەوەی حساب بۆ یەکنەکردن ناکرێت ڕێخستنی ناوماڵی کورد بە بەستنی کۆنگرەیە کە لەسەر ئەساسەوە کە خەڵکی پرۆفشنال دامدرێت ڕێخستنی ماڵی کوردەوەی کە خەڵکی پسپۆر لە وڵاتی دابنیشێتن بەڵێ لە وڵان پرسیارەکانە ئەوەیە مقصد ئەو براگەنجە من ڕێزم احترام بۆیە زۆر بە حماسەتەوە قسەکە من شانازی پێوەکەم ئینشاءالله کە جەنابەت هەر لەسەر هەر چۆنەوە بە حماسەتە قسەکەی لەسەر ئەو تێبینیتەیە بە هەمان شێوە کە حماسەت بتگری لەسەر کە گەنجێکی ڕێوکپێک و قارەمان بۆی کە دواڕۆژ خزمەتی وڵاتە بکەیت باقەت کاکە شوان من تێبینیەکەم هەبوو لەسەر بارەی ئەوەی لەسەر ئەو بابەتانێک کە باس کرا ئێمە کە باس لەواکەین زۆر لە تێبینیەکانمان باس لەوەکەن کە بەڕاستی کاگە بەهمەن باسی لەوەی کرد کە بە حقەت زمینە سازیەکی وا هەیە کە برادرانی گۆڕان بە شێوەیە کەوایان کردووە کە بارەگەشتوانەکەی نازانم لە پەرلەمان بە دکتۆر یوسفێک کە تا خاوەنی دوو حیمایەیە ئاچی قیلابێک لە پەرلەمان دەکرێت پێشێلکردنی وڵامی پرسیارەکان ئەمە بەو کارەهانە ناکرێت ڕێز لە یاسا بگرێت لەو بڕیانانە بگرێت کە لە پەرلەمان مسادەقەی لەسەر ئەو پەرلەمانێک کە خەڵک دەنجی بۆ داوە پێشی هەر شتێک هەڵبەشتم زۆرە لەسەر قسەکان بەڵام لەبەرەوەی تەنها وەڵامەکان بدەمەوە بەڵام بەڵام بەداخەوە ئێمە پێویستمان بە ذهنیەتێکی دیموکراتیە کەسمان نیمانە و کەس نەیتوانیوە ڕەچاوی بکە بۆیە لەوێشەوە خەریکە لایەنگرەکانیشمان ئەوە بن گوتراکە کاکڕێباز پرسیاریەوەی کرد کە بۆچی بە بێدەنگی کانتۆنەکان ڕاگەیەنرا ئەوانە من پێم وایە کە لە ڕاگەیاندنی هەرێمەکان و کانتۆنەکان پرۆژەیە کە بۆ سنووردانان نییە بەڵکو بۆ ئیدارەکردنی کۆمەلگایە ئەمڕۆ کە لە باشووری کوردستاندا ئەم هەموو هەڵایە ئەکرێت و بەڵام ڕناگەێنرێ کەواتە خواستێک نییە و ئیرادەی تاک نییە و ئیرادەی کۆمەلگان نیە و هیچ ئامادەسازیکیش نییە لەلایەکی تر تێبینیەک تۆ خۆتەڵی بۆ ڕایناگەێنن لەلایەکەوە کاتی نییە کاتی نییە ئەمڕۆ کاتێکی ڕایگەێنە بامن لەگەڵ ڕایگەێنن تۆ لە دووبارەکە سەیری کەرەوە تۆ لە سەرەتای بەرنامەکەوتت کاتی دوای سەیریکەنەوە بەیانی دووبارەکەی من حەزم بە خەڵک بخەرە ناومەوقف
باسی دیموکراسیەکەی حەزەکە شوێکی دیموکراسی نازانێت وەڵامەکان نابێت دواتر لەبەر کاتەکە هیچ ئامادەسازیەکت نییە ئەگەر هەتا ڕایگەێنە ئەگەر هەتا وتومە ڕایگەێنە دوو پرسیار کەرامەتی تاکمان کاتی خۆی لەژێر پێڵاوی بەعسا بوو بەڵێ بەڵێ خوشک و کچ و دایکەکانمان فرۆشران ئەمڕۆ کەرامەتی خەڵک ئەمڕۆ کەرامەتی یاسا پەرلەمان لەژێر پێی دەسەڵاتە ئێستا کەرامەتی خەڵکی کوردها بەدەست خۆیە وەڵام تاراخان ئەو بەڕێزەوتی کە بەڕێزێک وتی کە دەوڵەتان سوک کرد بە پێچەوانەوە ئێمە ڕۆحمان فیداکەین لە پێناوی ئەوەی کە ئێوە چیتان کرد برات لە دەرەوەی قسە چیتان کردووە تاراخان خەڵکی لە دەنگی تۆ ناگا بەڕێز دەنگی تۆ ناگا دەسەڵاتەوە دەمێکە و دەوڵەتە سوکراوە کۆنتڕۆڵەکانتان ئامادەکەن ئەگەر ئامادەسازی هەبێ ئەگەر ئاوا بێت فریای کات نەکەوتین کۆنتڕۆڵەکانتان ئامادەکەن وەڵامت مابوو بەڵێ بەڵێشتم ئەو تا ئێو گفتوگۆ بێکەوە دەکەن مشتمەکەن ویشتان وەڵام وەرنەگرتوەکانی ئەوان فەرموو کۆنتڕۆڵەکانتان ئامادەکەن من ئەمەوێ کاکشوان یەک نقطە لەسەر ئاڵام بوونی ئێوە لێرە بۆ دەنگدانی ئێوەش گرنگە بۆ ئێمە ئامادەیکەن فەرموو تارەخ من پرسیارەکەم لێ نەکرا وەڵام زۆر مەراقیانە کە بیکەن دڵنیام لەوەی کە هەندێکیان مەبەستیانەکە پرسیاری مەسەلەی ئاڵا بکەن وایە ئەی چییە کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن دەنگن ناگا بەڕێز کۆنتڕۆڵەکانتان با من جوابی ئاڵاکە بەمەوە تکایە زۆر بە کورتی شەواشەکاریەکی ئێجگار زۆر ئەکرێ لەسەر پرسی ئاڵا ئەو پرۆژەیە بە سەوت و سوورە هەیە ئەو پرۆژەیە بۆ ئەو لیانەدەن بۆی ئاڵای کورسان هەڵ ئەو پرۆژەیە ئەوە ئایا پشتگیری لە ڕاگەی سپاسان دەکەم ئایا پشتگیری تۆ گفتوگویان لەگەڵ دەکەیت کاتەکەم دەڕوات ئەم کەناڵە ئەبێ دەنگی ئێمە بێت چونکە ئێمە ڕاگەیاندنمان نییە ئەوانە هەفتا بەس کەناڵی ناوخۆی هەیە لە ڕووی کلتوریەوە سپاس دەکەم تاراخان کاتی دەنگدانە لە ڕووی کۆمەڵایەتی کوشتنەوە لە ئایا پشتگیری کامە دەوڵەتی کوردی چۆن دەمەوێت دەنگ بدەن ئێستا بۆ وەڵامی پرسیارەکە پشتگیری لە ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی دەکەیت لە یەک بۆ بەڵێ دوو بۆ نەخێر سێ بۆ بڕیارم نەداوە سی چرکەتان هەیە فەرموون هاوکارانم پێم بڵێن بۆ ئەنجامی دەنگدانی یەکەم دەبینین حەوت چرکەماوە بۆ کۆتایی هاتنی ئەم ئەنجامە دوای ئەمە ئەنجامی دەنگدانی یەکەم دەبینین دواتر بەراودی دەکەین بە ئەنجامی دەنگدانی دووهەم کاتان کۆتایی هات ئەنجامی دەنگدانی یەکەم ئەمە ئەنجامی دەنگدانی یەکەمە لە 126 بۆ بەڵێ پشتگیری لە ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی دەکەیت لە باشووری کوردستان لە 126 بۆ بەڵێ لە 129 بۆ نەخێر لە 145 بۆ بڕیارم نەداوە دەنگدانی دووهەم لە 149 بۆ بەڵێ لە 151 بۆ نەخێر لە 100 بۆ بڕیارم نەداوە هەردوو ئەنجامەکە دەبینین ئەو گۆڕانکاریانەی کە بەسەری داهاتوون زۆر سپاس بۆ بەهمەن عەبدوڵڵا کادری پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ عوسمان سێدەری ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ ئازاد چۆمانی هەڵسوڕای بزوتنەوەی گۆڕان سپاس بۆ تاراحسێن جێگیری هاوسەرۆکی تەفگەری ئازادی کوردستان سپاسی ئێوەش دەکەین بەڕێزان تا هەفتەی داهاتوو تا پرسێکی تر لە پرۆگرامی دوو جار بیر بکەرەوە هەر لە خۆشیدا بن. دوو جار بیر بکەرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی خۆشناو گروپی کۆمپانیەکانی گرین گروپی کۆمپانیەکانی دیوان